ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگی هیوان. بەرنامەی ئەمڕۆمان تۆزێک تایبەتە. من وەک پێشتریش ڕانگەیاندەبوو ئەم بەرنامەیە دیالۆگیشی کراوەیە لەگەڵ هەموو ئەوان بەڕێزانەی کە هەموو ئەو هاوڕێیانەی و دۆستانی و ئازیزانی کەیانوێ بەشدار بن لەگەڵ من بۆ تاوتوێکردنی باسی کێشەی فەڵەستین. لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە سێ بەرنامەمان سەبارەت بەم باسە کرد و باری سەرنج و نەزەری خۆمان بەیان کرد و لەگەلێکلاوە ئەمە گفتوگۆی خۆڵقانووە هەندێک سەرنج باش و خراپ لەسەر ئەم باسانە دراوە و هەنێک وەڵام دراونەتەوە بەرنامانەی کە ئێمە پێشکەشمان کردوون. بۆیە من بە پێویستم زانی و بە باشم زانی بۆکردنەوەی دیالۆگیشی ڕاستە و خۆ لەگەڵ ئەو بەڕێزانەی کە هاونەزەری ئێمە نین و بە تایبەت ئەوانە کە ڕەخنەیان هەیە لە هەڵوێستی ئێمە سۆشیالیستەکان و کۆمونیستەکانی کوردستان کە بوارێکیان هەبێ نەزەری خۆیان بیر و بۆچوونی خۆیان لێرەیە دەربڕن. من دیارە چاوەڕێی بەشداری ئەو ئازیزانم جارێکی تریش ئەو لینکەی کە ئەوان نەتوانن کلیکی بکەن و ڕاستە خۆ بێنە ناو ستۆدیۆی بەرنمەکانەوە لێرەدا ئەنێم بە ئومێدی ئەوەی کە بتوانن ئەوان ئەو لینکە سوود لێوەربگرن و هەر بە کلیکردنی ئەو لینکە ئەتوانن ڕاستە خۆ بێنە ناو ستۆدیۆ ئەو وەختە ئەتوانن بێنە سەر شاشەکەەوە باری سەرنجی خۆیان و نەزەری خۆیان سەبارەت بەوانە بدەن. شتێکی ئەو تۆ پێویست نییە ئاپێک پێویست نییە داونلۆدی بکەن، هەرتەنها بەسە کلیکی ئەوە بکەن. ئەگەر لەسەر کۆمپیوتەر بێ گوگل کرۆمتان هەبێ باشترە لەگەڵ گوگل کرۆم بیکەنەوە. ئەگەر لەسەر کۆمپیوتەر نەبێ ئایفۆنتان هەبێ ئەو لینکە کە نردومە کۆپی بکەن و لە سەفاریە بیکەنەوە ئەتوانن بێنە ناو بەرنمەکانەوە. ئەگەر ئایفۆنی تریش بەکاربێن و ئەوانە گەر گوگل کرۆمی لەسەر بێ زۆر سادە ئەکرێتەوە و زۆر ڕاستە و خۆتوانن بێنە ناو بەرنمەکانەوە و بەشدار بن لەگەڵ منە. من دیارە بەر لەوەی بچمە ناو باسەکانی ئەمڕۆوە و خۆم سەبارەت بەو قسانی کە کراون و ئەگەر سەرنجێکم هەیە بۆ وەڵامدانەوەی بەو سەرنجانی سەبارەت بەم بەرنامانی ئێمە کراون قسە بکەم. پێم خۆشە لێرەوە ڕای بگەێنم کە ئەمڕۆ ئێمە خەسارەتێکی زۆر گەورەمان لێکەوت بە گیان لە دەستدانی هاوڕێ سالاری ئاسنگەر. هاوڕێ سالاری ئاسنگەر کۆمونیستێکی شێلگیر، خەباتکارێکی ماندوونە ناسی جوڵانەوەی کارگەری سۆشیالیستی کوردستان بۆ ئەندامی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بوو. ئەم بەیانیە گیانی لە دەستداوە، ماڵاوایی لە ئێمە کرد و ئێمەی بەجێ هێشت. من بەش بە حاڵی خۆم لە ناخەوە بەم هەواڵە ئازارم چەشت، زۆر بۆم جێگەی باوەڕ نییە کە جاریشتر ناتوانم بیبینمەوە لێرە کۆمنتەکانی لەسەر بەرنمەکانی خۆمان ببینم و دووبارە لەلایەن خۆمەوە من بەشداری سەرخۆشی لە هەموو هاوڕێیانەکەم و بەشداری خەم و ماتەمینی هاوڕێیان و خزم و کەسوکار و دۆستانی هاوڕێ سالار ئاسنگەرم. هاوڕێ سالار ماندوونە ناسیەکەی و لە خۆ بردوویەکەی و ڕاوەستاوی و شێلگیریەکەی یادی ئەو ڕۆژانی کە پێکەوە خەباتمان کردووە لە یاداوەری ئێمە یا بە زیندوێتی ئەمێنێتەوە. ڕێزگرتنمان لێ ئیدامەدانی ئەو ڕێگایەیە کە ئەو دەستی پێ کردووە، ئەو تایە بەشدار بووە و ئەو کاروانەی کە ئەو یەکێک لە ڕێبوارانی بووە. دووبارەڵێن بەرز و بەڕێزە یادی هاوڕێی ئازیزمان، هاوڕێ شیرینمان سالار ئاسنگەر و هاوبەشی خەمی هەموو هاوڕێیانم. هاوڕێیان، من لە بەرنمەکانی ڕابردووە سەبارەت بە باسی فەڵەستین چەند قسە و باسێکم کرد. دیارەوە هاوڕێک ئێستا لەسەر خەتە، زۆر بەخێر بێ، دیارە ناوی دیار نییە چێ، بەڵام بەرحاڵ ئەگەر ناوی خۆی بنووسایە حتممە نەمانزانی کامێراکەی بکەیت تۆ بزانین چێ و هاوڕێکە بەشدارە لەگەڵمانە. بەڵێ هاوڕێیان، من پێم باشە کە سەبارەت بە چەند خاڵێک لێرەیە قسە بکەم و بدوێم کە لەوانەیە لە بەرنمەکانی ڕابردووە ئێمە بە
تیژپەر بەلای ڕۆیشتە بین وە ڕۆشنایی زۆرمان لەسەر نەدابێ و هەر بۆ ئێمە بۆتە هۆی ینی هەندێک ئەیانەوێ هەر بەد تێبگەن خراپ تێبگەن لە قسە و باس و نەزەری ئێمە. باسکردنی ئێمە لە مەسلەی فەڵەستین و کێشەی فەڵەستین ڕاوەستان نییە لە کەنار ئیسلامی سیاسی و بەشداریکردن نییە لەو کەمپە و لەو ینی بەشداریکردن نییە لەو کەمپی کە ئەوان نوێنەرایەتیەکەن. قسە لێرە لەسەر کێشەیەکی دێرینی ڕۆژ خەڵاتی ناوەڕاستە، قسە لەسەر کێشەیەکە کە کاریگەری لەسەر تەواو و سەرجەم ئەم ناوچەی ئێمەداناوە و سێبەری خۆی و سایی خۆی خستوەتە سەر گەلێک مەسایل و گەلێک جوانیبی فەرهەنگی و گەلێک جوانیبی سیاسی کۆمەڵگاکانی ئێمە. باسەکە لێرەیە سەبارەت بە ئەوەیە کە ئێمە ئەم ڕەگوڕیشەی ئەم کێشەیە ببینی زۆرتر لەوەی کە تەنها وێنەیەشی کتوپڕ و خێرا لەسەر ئەو وەسعەپ بگرین کە ئێستا ڕوەدا. بەڵێ ڕاستە ئێستا لێرە ئێمە ئەبینین کە تەرەفێک گوایە نوێنەرایەتی مقاومەتی خەڵکی فەڵەستینەکە بەداخەوە ئیسلامی سیاسی یاخود حەماسە لەو سەنگەرە وەستاوە بە ساروخ وەشاندن و بە ساروخ تێگرتنەوەوانە ئەوێ بڵین سواری شەپۆلی ناڕەزایی جەماوەر و سواری شەپۆلی ناڕەزایی خەڵک و وەکو بەشێک لەم کەمپە لە دژی ئیسرائیل خۆی بنوێنێ. حەماس هەر چیەک بێ و حەماس هەر جۆرێک بێت و ئەوانە ئەو کردوانی کە لە بەرامبەر ئیسرائیلەکرێن و ئەو شەڕێکە لە بەرامبەر ئیسرائیلەکرێ لە بناغەوە شەڕێکی ڕەوایە. قسە لەسەر تێگرتنی ساروخ نییە بۆ شوێنە مەدەنیەکان. دیارە حەماس بەشی زۆری و ساروخانی ناوە بە تەلئەبیبەوە کە بۆ زانیاری ئەوانی کە لەگەڵ ئێمە بەشدارن لێرە ئەوانشی کە متابعەی کاروباری ئیسرائیل و فەڵەستین و ئەواناکەن تەلئەبیبێکێکە لەو شارانەی کە بە شاری جۆرێک ئازادی خواز ناسراوە. بەشێکی زۆری دانیشتوانی هوشارە دەنگ بە ڕێکخرا و گروپە بڵین ئەوانەی کە بەساب لای چەپ هەڵەبژێرن و خۆیان بە چەپەزانیا خۆیان بە سۆشیالیستە زان ئەوانەدا تێگرتنی ساروخ بۆ تەلەبی بۆ ئەوانە خۆی لە خۆیان کردەوەیەک نییە کە جێگەی هیچ پشتیوانیەک بێ. بەڵام باسەکە لێرە لەسەر مقاومەتێک و شەڕێکە لە بەرامبەر دەوڵەتێکا کە مێژوویەکی لە ژێرپێنانی مافەکان و شخصیەت و کەرامەتی گەلێکی دێرینی ناوچەکەیە بینیوە. باسەکە لەسەر ڕوبەڕوەستانەوەی یەکا لە بەرامبەر ئەو زوڵم و زۆر و قەمع و ئێرهابەیە کە لەو منتیقەیە لەو ناوچەیە ممارەسەکرێ. من وەک ئەوەی کە بۆی کە ڕوونی کەمەوە ئەم باسە لە چووە سەرچاوی گرتەوە ئیسرائیل چۆن دروست بووە ئەم کێشەیە چۆن سەرچاوی گرتەوە چۆن هاتوۆتە پێشەوە. من لێرەیە هەوڵەدەم یەک خەریتە بە ئێوەی ئازی نیشان بەم کە ئەم خەریتەیە سەبارەت بە تەتەورکردنی ئیسرائیل و بووکانەوەی فەڵەستینە. یعنی ئەم نەخشەیە کە من ئێستا نیشانی ئێوەی ئازیز دەم ئەم نەخشەیە لە ساڵەکانی سەرەتای بڵین دروستبوونی ئیسرائیلەوە ئاماژە بە وجودی ینی بڵین ئەو شتە ڕوو نەکاتەوە کە ئیسرائیل چۆن سەری هەڵداوەوە چۆن هاتووە و خۆی فەرز کردووە خۆی بڵین لە جێگای بە پووکاندنەوە یاخود بە بڵین بە وەدەرنانی گەلێک لەم ناوچەیە خۆی تەسبیت کردووە خۆی هێشتۆتەوە. یعنی باسەکە لەسەر ئەوەیە کە ئەمە پاکسازیەکی نەتەوە بڵین ئیتنیچیەکە ڕوئەدا. ئەم خەریتەیە کە ئێوە ئیبینن لێرەیە بەڕێزان ئەمە سەرەتا ئەگەر وێنەکاشکە بۆی ئاشکراتر بێ گەورەتری بکەمەوە ئەو بەشەسپێکەی بیننەوە فەڵەستینە پێش ساڵی 1916 ئەوە فەڵەستینەکە هیچ بوونێکی ئیسرائیلیتیانە و هیچ وجودێک بۆ ئیسرائیل نییە. یەکەمین اقتراح بۆ دابشکردنی فەڵەستین بەو جۆی بەشی دووەم بووە، ینی ئەو خەریتەی دووەم بووە کە بینن ئەوە
ئەو بەشە سەوزە ئەوە فەڵەستینە و ئەو بەشە سپیە کە ماوەتەوە ئەوە ئیسرائیلە. دوای شەڕ و دوای پێکدادان و کێشە و بێنەوە بەرەوە ئەوانە لە ساڵی 1940 ئەمە اقتراحی دابشکردنی فەڵەستین و ئیسرائیلە. ئەوەی کە ئەیبینن ئەو بەشە سەوزە کە لەوێ دیاریکراوە ئەوە فەڵەستینە کە ئەوەی لێ ماوەتەوە، بەشەکەی تریش دراوە بە ئیسرائیل، دیارە بەشێکی زۆری ئەو سەحرای نەقەب دراوە بە ئیسرائیل و کەوتوتە ژێردەستی ئەوە. ئەم اقتراحە دیارە 1940 کراوە، تقریبا وی متحیدە هەمووی لەسەری ڕازی بوو و بە قەراری 1970 ئەو بڕیاری لەسەر دراوە. ئەمە عەرەبەکان ڕەتیان کردەوە، قوبوڵیان نەکردوتیان ئێمە ئەم دەوڵەتە قوبوڵ ناکردم، دەوڵەتە بێ هەڵوەشێتەوە و پەلاماریان بێت. دەبعاً وڵاتە عەرەبیەکان کەوتنە ناو ئەم شەڕەوە، بەڵام سەرنجام دۆڕانێکی زۆر گەورە دۆڕان و ئەوەی کە وای کرد کە ئیسرائیل توانی بەشی زۆری ئەو ناوچانەکە دانرا بوو بە فەڵەستین بەشیشی زۆر زیادی بگرێ و ئەو بەشە سەوزە و ئەو بەشەی کە زەفەی غەربێ لە بڵێن وێنەی چوارەمە دیارە، لە وێنەی چوارەمە ئەلێرەیە ئەم بەشە ئەبینرێ، ئەم وێنەیە ئەم بەشە بۆ فەڵەستین مایەوە، ئەوەش سەحرای نەقەبە، ئەمە کەناری ڕۆژاوایە و ئەوە بڵێن قەتاعی غەزەیە. بەڵێ ئەمەی دوای ئەمە بڵێەوە هاوڕێ تاهیر ڕەحیم هاتە سەرەوە، پاشکەمێکی تر پاژەوەی ئەم باسە تەواوەکەم فرسە دەدەم بەو. ئەمە طبعاً ئەمە ساڵی 1948 ئەمە ڕوویدا و ئەم ناوچانە داگیر کرا. ئەو بەشێکە فەڵەستینەکە بڵێن ئەو بەشانەکە فەڵەستینن قەتاعی غەزە ئەوە لەلایەن میسرەوە کۆنتترۆل کرا، درا بە میسر کەوتە ژێر دەستی میسرەوە و کەناری ڕۆژئاوا کەوتە بن دەستی ئوردونەوە، ئوردون ئیدارەیە کرد. لە ساڵی 1960 دووبارە عەرەب خۆی بڵێ وڵاتە عەرەبیەکان ئەوڵیاندا پەلاماری بدەنەوەوانە یاخود شەڕیان لەگەڵ کرد، ئەو شەڕی شەش ڕۆژەکە ناونیشانە ئەمەش بوو بە نەکسەیەکی گەورە و لە ئەنجامی ئەم نەکسەیە تەمان ئیسرائیل هەموو ئەو ناوچەیە گرت و هەموویەوە تا بوو بە سپی، ینی وێنەی پێنجەم وێنەی هەموو ئەو ناوچانەیە کە ئیسرائیل داگیری کردووە. ئەم بەشە کە لێرەیە لە 1960 ئەمە کەمترە لەو قەرارەی کە ئومەمی متحیدە داوێتی، قەراری تەقسیمکردنی فەڵەستین 1970. لە ساڵی 1960 بڕیارێکی تری ئومەمی متحیدە دەرچوو کە ئیسرائیل بێت لەو ناوچەیە پاشەکشە بکە، بێت لەو ناوچانە پاشەکشە بکە و بڕات و بەجێی بێڵێ و حەلی دوو دەوڵەت قوبوڵ بکەوەوان. ئەم مەسەلەیە مایەوە تاکو ئیتیفاقی ئۆسلۆ لە بڵێن 93 کە وردە دواتر ئیسرائیل بە مەرجی دانانی فەڵەستینەکان بە دەوڵەتی ئیسرائیلە لەم ناوچەیە پاشەکشەی کرد و ئەمەی کە ئەیبینن ئەمەی بڵێن خەریتەی شەشەم، ئەمە پاش ئەوەیە کە ئیسرائیل ئەو ناوچانێک کە فەڵەستی بوون گوای جێڕاوێتەوە بۆ ژێردەستی سوڵتەی وەتانی فەڵەستینی. طبعاً ئەمە بەشێک لە قواتەکانی هێشتا لە ناو قەتاعی غەزەیە مابوو کە دواتر ئەوە لە 2006 بەدواوە ئەو ئینسیحابەشی کرد لە قەتاعی غەزە و قەتاعی غەزە هەمی کەوتە ژێر دەستی بڵێن فەڵەستینەکانەوە. دواترەوە بوو بە جۆرێک کودەتایە کرا، بە جۆرێک ئینقلابێک بوو، پێڵێن کودەتایە، پێڵێن شەڕی ناوخۆ. بەرحاڵ حەماس و جیهاد فەڵەستین بڵێن فەتحیان دەرکرد و ئەو ناوچەیان کۆنتترۆل کرد بۆ خۆیان و ئەم ناوچەی تری خەریتەی ئەخیر ئەمە ئێستا وەزعی فەڵەستینە لە ئێستا. بەڵام ئەگەر تۆ سەیری ئەم بەشە سەوزە بکەیت ئەمە ئەو بەشەیەکە بۆ فەڵەستینیەکان ماوەتەوە، کەناری ڕۆژئاوایە، ئەمەش قەتاعی غەزەیە. کەناری ڕۆژئاوا لێرە ئەم کەناری ڕۆژئاوا کە زەفەی غەربی پێوترێ، ئەم بەشانە کە سپیە ئەوە لەژێر کۆنتترۆڵی لە هێزار ئیسرائیلایە، لەشکری ئیسرائیل داگیری کردووە. ئەو بەشانەی تر کە سەوزن ئەمە بەحساب ئەمە ئەرزە فەڵەستینیەکانن، بەڵام ئەوە ئەیبینن ئەوە پارچە پارچە کراوە، ئەو هەمووی قەنەواتێک و هەمووی مەعابیرێکە کە ئیسرائیلەکان دروستیان کردو بە پارچە پارچەکردنی ئەم ناوچە. ینی تۆگەر لە شارێک و بۆ جێگەیەک و بۆ جێگەیەکی تر بچی و ئەوانە بە ئەنواع و ئەشکال سەیتەرە و ئەوانەی ئەتوانی بچیتە ناو شارەکانی ترەوە. ئەمە داگیرکاریە، ئەمە داگیرکاریە کە ئێستا بەردەوامە، ئەمە مخالەفەتە لەگەڵ هەموو بڕیارەکانی UN و ئەوانەیە. جا من ئەمە بەس تەنها بۆ
شیکاریەک بۆی کەوا نیشانی بین کە چی ڕوویداوە و چۆن مەسەلەن ئەوەی کە ئیسرائیل ئەڵێ من خاوەنی هەقم وە من فەڵەستینەکان شەڕم پێفرۆشن لە واقع ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە ئەوەی پەلاماری ئیسرائیل بۆ سەر فەڵەستین و بچووکردنەوەی فەڵەستین بۆ ئێستاش لەم بەشەیە ئەلەم بەشەیە کە ئیسرائیلە لا یەزال فەڵەستینە لە بن دەستی ئیسرائیلایە تەنها ئەو مەناتیقە سەوزانە هەیە کە ئیدارە و ئەمنیەتی بەدەست خودی فەڵەستینەکانەوە هەیە باقیەکەی ئەو مەناتیقانەی ترکە ئەمەش بەشێکە لە فەڵەستین هەمووی ئیدارە و ئەمنیەت و جێیش و ئەوانەی هەمووی بەدەستی ئیسرائیلەوەیە و خەڵک لەم ناوچانەیە مواتنی ئیسرائیل نی ناتوان لەگی هەڵبژاردنێکی ئیسرائیل لە بەشداری بکەنەوەوانە بەڵام لەژێر هەموو تەواوی سیاسەتەکانی ئیسرائیل ئەناڵێنن و هەروەها غەزە قتاعی غەزە ئەم بەشە بچووکە کە وازام 600 کیلۆمەتری مربعە ئەم بەشە بچووکەی قتاعی غەزە ئەلێرەیە ئەم بەشە 2 ملیۆن نزیکی 2 ملیۆن ئینسانی تیاژی قەڵە باڵغترین شوێنی دنیاە هەر چوار لای گیراوە هیچ ئیمکانێتێک نییە بۆ چوونە دەرەوە بۆ بڵین تێکەڵبوون لەگەڵ خەڵکی ترا سەفەرکردن و ئەوانە هەمووی بە ڕزایەتدان و بە ئەنوا و ئەشکال پرۆسیسی زۆر بڵین معقد و پێچیداتی ئەپەڕەکە ئیسرائیلەکان کۆنتترۆلیان کردووە مەعابرەکانی بۆ فەڵەستین بۆ میسر کە ئەمە ئێرە میسرە کە لە پشتیەوەینەوەی ئەوانە داخراوە و تەنها کاتێک ئەکرێ بڵین ئەوە بکرێتەوە لە حاڵەتی مەسەن زۆر زەرور و ئەوانەیە و خەڵک لەم ناوچانەیە لە ڕاستیە لە وەزعێتێکی زۆر نالەبارە و خەریتەی حوتەم ئاخر خەریتە کە سەیدەکان ئەوە دۆخی ئێستەی فەڵەستینەکانە لە بندەسی ئیسرائیلە و دیارە ملیۆنێک و نزیکی 700,000 فەڵەستینیش لەو ناوچەسپیە هەنکەوە ئیسرائیلە ئەوانە مواتنی ئیسرائیلن بەحساب بەڵام دیارە لە 2010 بەدواوە بڕیارێک لە ئیسرائیل دەرچووە کە ئیسرائیل بڕیارەکە یاخود قانونەکە ناوی نیشن ستیت یاخود بڵین دەوڵەت نەتەوە قانونی دەوڵەت نەتەواڵێن نەتەوەی ئیسرائیل نەتەوەی یەهودە ینی ئەوەی کە یەهودی نییە لەم ناوچەیە ئیتر هاوڵاتی دەرەجە یەک نیە هاوڵاتی دەرەجە یەک ئەوەیە کە یەهودی ئەوەی کە دینی یەهودیە بەرحاڵ من لەوە زیاتری ناکەم هاوڕێتایر کاکتارم لەگەڵایە تایر ڕەحیم دیارە بۆ فرسەتدان بە قسە و باسەکانی ئەو من دواتر ئەگەڕێمەوە سەر ئەم باسە کاکتار فەرموو زۆر بەخێر هاتی سەرچاوم بژی سوپاسم کاک شەماڵگیان زۆر بەخێراتی فەرم من گوێ لە ئێواگرم کاکتار دیارە بوتت باست بۆ کردبووم بە کۆمنت نووسی بوت کە نەزەرت جیاوازە هەم لە ئیسلامەکان و هەم لە کۆمونیستەکان من پێم خۆشە بفەرموو بۆ بینەران و بۆ ئێمە بدوێ کە نەزەری ئێوە لەم بابەتەوە چییە پێشەکی زۆر سوپاس دەکەم کە ڕێکت پێدام کە بەشدار بم لەم بەرنامەیە من بەڕاستی ناسم ناو مێژوو ئەو مێژوو کە دەست خۆش بێ من کەمێکم بینی لەو مێژووی کە تۆ باسی کرد بەڵام ئەوە هەموو مێژووەکە نییە بەڵام من لەسەر مێژووەکە باس ناکەم لەبەرەوەی مێژوویەکی دوور و درێژە ئەو مێژووە بەڕاستی پێویست بە خەڵکانێکا پسپۆرن لەبارەیەوە باز بکەن چونکە ئەگەر بێ بگەڕێنەوە زۆر بە دواوە هەم بە خودی قورئانەکە ئیسلامەکان خۆیان کە ئەو زەویە کاتی خۆی دراوە بە جووەکان هەم لە مێژووی کۆنشە ئەو شوێنی جووەکان بووە ڕاستە فەڵەستینیشی تیا بوو دوایی کۆچیان کردو بۆیە فەڵەستینیش تیا بووە بەڵام ئیسلامەکان هەموو کاتێک هێرش ئەکەن دوای هێرشەکە شێشتا خۆیان بە هینەزان بە زوڵم لێکراوەزان یعنی ئەگەر بۆ مێژوو بگەڕێن پێش 1400 شتێ ئەوە نەپێشەوە ئیسلامەکان جووەکانیان مەسەن ئەو ڕووداوە دیارە بۆ هەمومان کە هەرسی هۆزی جووەکان لە شاری مەدینە کە چۆن ئەنفال کران کە لە بەنی قوڕەیزە 700 تا 900 کەسیان لێ سەر بڕا لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەو ئیبادە و ئەنفالەشە هێشتا کە ئیسلامەکان ڕق و کینیان لەسەر جووەکانە بێگومان ئیسرائیلش پلانێکی هەیە بۆ ئەوە کە ڕۆژێ لە پێم خۆشە کاکتار ئەگەر ئیجازە بێ من حەزەکەم هەنێک ڕوونکردنەوە لەم بابەتەوە بدەین باشە یەکەمین من و تۆ خۆمان بە کەسی عەلمانیە زانین وەنیە بۆ دیاریکردنی ماف و حەقی بەشەرەکان لەم ڕۆیا خۆ ناگەڕێنەوە بۆ تێکستە کۆنەکان قورئان چی و تۆ و مەسەلەن کتابی مقدس چی و تۆ ئەوانە مەسەلەن من و تۆ کە دانیشین لێرە لەگەڵ مەسەلەن بۆ نمونە ئیسلامەکانە جەدەلەکەین تەواوی باسەکانمانەوەی کە کاکەم باسانی کە کراوە ئەگەر ڕاستیش بن
ئەگەر هیچ کێشەشیان نەبێ و ئەمانە ئەگەر هەموو شتانش کە لە کتێبەکانە نووسراون و لە حەدیسەکانە مەسەن 100 و ئەوەنە ساڵە 120 200 ساڵە مەسەن حەدیس لە دوای مردنی پێغەمەری مسلمانان و نەقل کراوە و نووسراوەتەوە ئەمانە با بڵین وا ڕاستی ژبێەوە دەقاودەق هەرچی قسەیەکە نووسراوەتەوە دوای 200 ساڵە و کەسانی کە نووسیویانەتەوە دەقاودە قسەکانی پێغەمەری مسلمانان بۆ بەڵام ئەمە نابێت بە بەدەلیل و مەدرک بۆ ئەم سەردەمەی ئێمە تەواوی ئەرگومنتی ئێمە لەگەڵ هەموو ئەو مسلمانانەی ئەوەیە کە تۆ ناتوانانی بە ئاەت و بەئەتەکانی قورئان کە بۆ ڕۆژگارێکی دیاری کراو دابەزی 1400 ساڵ لەمەوە پێش ممکنە جانیبێکی ژیانی خەڵکی ڕێخستی بێتێکی دابێ بەرحەڵ باسەکەمانەوە نییە بەڵام خۆ ناکرێ و تێکستانە ئیسیفادی لێ بکەین بۆی کەوا ژیانی ئەمڕۆمان ڕێ بکەین تەواوی یعنی مەفهوم ناوەڕووکی جەدەلی بەشی هەرە زۆری ئەلمانیەکان لەگەڵ ئیسلامەکانە ئەوەیە ئەوە چۆنیە کە بەتەنها لەسەر مەوزوعی ئیسرائیل وەختێک گێتە سەر مەوزوعی ئیسرائیل ئێمەمان بیرەچێتەوە دێن دانیشینەوەڵێ ئای خۆ قورئانەکەی خۆتان نەیوت ئەم عەرزە دراوە بە هین ئەم عەرزە دراوە بە یەهودیەکان جا بۆیە کەوت عەرزە دراوە بە یەهودیەکان بۆی هەر تەنها سەیری قورئان نەکەین من لەگەڵ تۆیان سەیری شتێکەکەم و ئەمانەمە وەڵامێکیش بێ بۆ کەسانەی کە پێیان وایە کە ئێمەمانان مەسەلەن شارەزای تاریخ و مێژووینەوەانە ئەگەر حوسەڵەت بێ ئەمانە من تەنها تێکستێک لێرە نیشان بدەم ئەگەر ئەرگ نەبێ یەک تۆ سەبر بگری ئەم تێکستەی ئێرە ببەخشن ئەمەی کە ئەلێرەیان نیشان ئەدرێ ئەمە ئەگەر ئەیبینیت لە سەر شاشەکە ڕۆشنەوە نییە لەسەر شاشەکە ڕوو نییە بڵێ ئەمە ئێستا ئەم تێکستا گەر ئەخوێنرێتەوە با گەورەیکەمەوە بۆی هەردووکمان بێکەوە بیخوێنینەوە بۆی بزانین ئەڵێ چی ئەڵێ وكلم الرب موسى في عربات مواب على أردن أريحا قائلا كلم بني إسرائيل وقل لهم إنكم عابرون الأردن إلى أرض كنعان فتطردون كل سكان الأرض من أمامكم وتمحون جميع تصاويرهم وتبيدون كل أصنامهم المسبوكة وتخربون جميع مرتفعاتهم تملكون الأرض وتسكنون فيها لأني قد أعطيتكم الأرض لكي تملكوها وتقتسمون الأرض بالقرعة حسب عشائركم الكثير تكثرون له نصيبه والقليل تقللون له نصيبه حيث خرجت القرعة له فهناك يكون له حسب أصباط آبائكم ماشا وإن جاء قسل سر إيرتشيا أم تكستاليتشي أم تكستا باسی هینە باسی کتابی مقدسە ئەمەی کە لێرەیان نووسراوە ئەمە لە سفری ئەعدادایە لە سفری ئەعداد دانراوە بڵێن ئیسحاحی 33 ئەمە قسە لەسەرەوەکە کە ئەساسەن یەهودەکان لە فەڵەستینە نەبوون و یەهودەکان خوا پێوتونتی بچن بۆ فەڵەستین و هەر چێکتان بینی وێرانی کەن و تێکی بدەن باشە هەر چێکتان بینی لە ناوی بەرن و تێک و پێکی بدەنەوەوانەوە عەرزم بۆ ئێوە داناوە باشە ئەمە ئەو شتەیە کە ئیسرائیلی لەسەر دامەزراوە ئەکری ئینسان هەموو ئەم منتیقی کە ئێمە هەمانە ئەمڕۆ هەموو ئەو مافی ئازادی ئەو ماف و ئازادیانی کە ئێمە پێی ئاشنا بووین هەموو مافەکانی مرۆڤ ئەمانە بخەینە لاوە و دابنیشین بڵێن وڵا کتابی مقدس 3000 ساڵ دیانەوە تێکستە پێما بە تەمەنی 3000 ساڵ پێش ئێستا 3000 ساڵ پێش ئێستا وعدی بە بەنی ئیسرائیل داوە بڕۆن ئەو منتیقەیە بگرن و لەبەرەوە منتیقی خۆیانە مەسەلەن من و تۆ بۆ نمونە من نازانم تۆ لە ئەڵمانیا ئەژی بە نمونە ئەزانی ئوسترالیا هەمووی 200 ساڵە سپی پێستی بۆ چووە جەماعەتێکن لێم پیان ئەڵێن ئەبۆژینی باشە ئەبۆژینەکان نەک بە پێی ئەم کتێبانە و مقدس و نازانم چی و کاغەزی کۆن و حکایەت و ئەو شتانە بە پێی واقع هەموو عالم ئەزانەوە عەرزی ئەوان بووە ئەوان 600,000 ساڵە لەوێ بوون باشە ئوسترالیەکان هەمووی 200 ساڵە چوونەتەوێ باشە بە پێی ئەو منتیقە ئەکرێ ئێستا بۆ نمونە ئەبۆژینەکان بڵێن دەی جا ئێمە ئوسترالیا ئەگرین و هەرچی سپی پێستە هەمووی با بکەینە دەرەوە ئەمریکا کاکە ئەمریکا خۆ هەمومان ئەزانی ئەوەی کە ڕۆیشتوو ئەمریکا داگی کردو ئێستا و لەوێ حەزارەتی بنیادناوە ئەوانە بە دەرکردنی هندیە سوورەکان بە ئینقراس پێکردنی بەشی زۆری ئەوانی کە پیانەڵێن هندیە سوورەکان سوکانی ئەسڵی یا بڵێن خەڵکی ئەوانە ئەکرێ ئێمە ئێستا حەق بەوانە بدەین بڵێن هەڵگەڕێنەوە بڵێن هەرچی ئەمریکی هاتۆ لێرە با بۆ دەرەوە بێ بڕوا من ئەمە بەوەنە هینەکەم پێم خۆشە وەڵامی بەڕێزت بیستم فەرموو کاک شەماڵ کاتێک ئێمە لەگەڵ یەکتریا کە بڵێن و توێژەکەین پێویست ناکە بۆ یەکتری ئاەت بێنینەوە
من پێشەکی ئەوە ئەڵێم بەڵام پێویست دەکات زۆر جات پێویست دەکات ئەو ئیسلامیانە بە زمانی خۆیان قسە بکەن. ئەین کاتێک لەگەڵ کەسێکی مارکسیات کە قساکەم و توێژەکەم تێگەشتی من تێکستی کارل مارکس و لینین و هیگل و ئەوانەی بۆ ئێنمەوە مەسەرەن تۆ هەمانشت بەو شێوێ بەڵام تۆ کاتێک لەگەڵ کەسێکی ئیسلامی قساکەی ئەبێت تۆ بە زمانی خۆیان قسە بکەی. ئەوان لە پێشا گە خۆیان لە قورئانەکە خۆیان دانان بۆی هێنابێت ئەمان چووکە مەسەلەی ئیسلامیەکان لە ڕووی ئاینیەوە دژایەتی ئیسرائیلەکەن نەک لە ڕووی مەسەلەنەتەوایەتیەوە بێت یاخود ئینسانیەوە بێ هەر شتێکا بێت. ئەوان ئێمە بۆچی پێویستمان بەوەیە مووقیفەکانمان ڕێک پێچەوانەی ئیسلامیەکان بێ بۆ ئێمە پێویستەکە ئێمە هەرچی ئیسلامیەکان وتیان یعنی هەڵوێستی خۆمان لەسەر ئەساسی ئەوە دابنی کە چۆن ڕەت بە ئیسلامیەکان بینەوە ئێمە بۆ خۆمان لەسەر بنەمای ئینسان دۆستی لەسەر بنەمای ویژدان لەسەر بنەمای مۆراڵی ئەم سەردەمە ناتوانین هەڵوێستی خۆمان بەرامبەر بەم شتانە دەرببڕین. یعنی ئەبێ ئیلا هەڵوێستەکانمان ئەوە بێکە بەعکسی ئیسلامیەکانەوە دابنین ینی ئێمە کاردانەوە بین هەمیشە ینی لە مۆزوعی فەڵەستینە باشە فەڵەستین خۆ هەر موسڵمانێکا کە بەشێکی زۆری ئەوانەی کە ئەو مەساتانیان بەسەر هاتووە کریسچیانن خەوان حەقیان چێ بەسەرەوەی چی لە قورئانە هەیە خۆ ئەوان لەسەر ئەساسی ئەوە لەسەر ئەساسی دین نییە بەتەنە کاکە ماڵی داگیر کردووە 700,000 کەسەی لە 48 تا دەربەدەر کردووە بەشێکی زۆریەوەی کە لە غەزاژی ئێستا لەوانن کەوا لە ناو ئارزەکانی ژێر بندستی ئیسرائیلەوە ڕایان کردووە لەوێ هینبوون و ئەوانە ئاوارە بوون ینی باپیریان لێەوە هاتووە لەوێ لە غەزە نیشتە جێبوون ئەوانە مەسەلەکە چ ڕەبتی بە ئاینەوە هەیە مەسەلەکە ڕەبتی بەوە نییە ئیسلامیانە مەسەن تۆ کوردی بۆ نمونە من و تۆ کوردین لە هەولێر دانیشین باشە بەیانی ئەربیل ئەزانی ئەربیلانی ئەرپا ئێلۆ باشە ئەرپا بە زمانی سریانی یعنی چوار ئێلۆ یعنی خوا باشە ینی چوار هینێکیان هەبووە بڵێن نازان بەرحاڵ ناوێکی دیاریکراوە لە هینی ئارامیە لە خۆ لە ئیسریانیەوە هاتەوە معقولە ئێستا سریانەکان بێن بڵێن دێک کاکە هەرچی لە هەولێر دانیشتووە کوردە بۆ دەرەوە ئێمە 3000 ساڵ پێش ئێستا لە پێش ئێوەیە لێرە بووین ڕاستیشەکەن وایە حقیقەتەن وایە یعنی هەولێر کۆنترین شاری دنیایەوە لەلایەن ئاشوورەکانەوە دروست کراوە بۆچی ئێستا مەسەلەن ئاشوورەکان نێن هەولێرمان پێچۆڵکەنەوەوانە بڵێن هی ئێمێ ئەگەر منطقی ئینسانیت ئاوا ئەڕواتە پێشەوە بێوان شەقیان بێ فەرموو ببورە فەرموو کاکە ماگەڕێگەم بدەی با تۆزیح بدەم بەڕاستی چکم ڕەنگە لەکتری تێنەگەین لەو حاڵەتەیە پێشێکی من ئەوە ناڵێم یعنی من لێرم کە من دیفاع لە ئیسرائیل بکەم بڵم ئیسرائیل لەسەر حەقە یاخود فەڵەستینیەکان لەسەر حەقن چونکە بەڕاستی ئەوە مێژوویەکی دوور و درێژە بەڵام ئەوەی لە بەرچاو ئەو مێژووی کە من و تۆ زانین ئەوەی کە تۆ باس کرد فەڵەستین شوێنێ بووە زۆربەی عەرەبەکانی تیا بوو خەڵکی فەڵەستین تیا بوو بەڵام لە دوای 1947 بەدواوە تێگەشتی ڕۆژ بە ڕۆژ فەڵەستینیەکان کەمیان کردو ئەمە شتێکە یعنی کار ناکرێت ئەو حەقی کە فەڵەستینیەکان هەیە حەقی خۆیانە من لەو بارەیەوە قسە ناکەم من ئەوەی کە ئەو بەشەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە تا نووسن لەسەر ئەو مۆزوع قسەکەم پێشەوەش کە باسی ئەوشتم کرد چونکە ئەگەر مەسەر مێژووی لەو سەر ئەو مێژووە باسکەین مێژوویەکی دوور و درێژە کاتێکی زۆرمانەوە ناگەن بە نەتیجە چونکە ئەوە کێشەیەکە ململانەیەکی چەند هەزار ساڵش ئەتوانین بڵێن کە ئەو کێشەیە هەیە لە نێوانی جوولەکان و ئیسلامەکان بەڵام ئەوەی کە لێرە بۆ ئێمە وەکو کەسێکی بڵێن چەپ و علمانی یاخود کۆمونیست تێگەشتی ئەوەیە ئێمە چۆن هەڵس و کەوت مامەڵە لەگەڵ ئەم وەزعی ئێستاکەیە بکەین بۆ ئێمە بۆ هەر هەمومان بۆ ئێمە کارەساتێکی ئینسانیە کە ئێستاکە ڕوویداوە بۆهۆی ئەم جەنگەوە خەڵکێکی زۆر ماڵوێرانە بێ خەڵکی زۆر بێتاوانە کوژێت چی لە فەڵەستینە چی لە ئیسرائیلە باشترین لە هەموو کاتێکرا باشترین چارەسەر بۆ ئەمە وتوێژە لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلە بکەن بە چارەسەرێک ڕێکەوتنێک کە بەدڵی هەردوو لا بێت ئەوە شتێکە بە شێوە گشتیەکەی من قسم لەسەر ئەوە نییە بەڵام من قسم لەسەر ئەوەیە ئیسلامیەکان ئەیکەن بە چالاکیەک لە ڕێگای ئەم چالاکیەوە خەڵکی پێ چاواشاکەن لە کوردستانە ئێمە هەڵوێستمان بەرامبەر بەمە چی بێت چونکە ئیسلامیەکان بەهۆی ئەم شەڕی نێوان فەڵەستین و ئیسرائیلەوە چالاکیەکی گەوریان واندووە لە کوردستانە خەڵکێکی زۆرشیان بەدوای خۆیانە خستووە ئەبێ ئێمە لێرە ئەمە ڕەتفعل نییە ئەبێ وەڵامیان بدرێتەوە چونکە ئیسلامیەکان هەر جاری لەسەر شتێک لەسەر جارێ لەسەر محەجەبە جارێ لەسەر کۆڕۆنا جارێ لەسر شتێکیکە بەو شێوە ئەوەی قسەکەی ئێمە لەسەر ئیسلامیەکانی کوردستانە ئیسلامی سیاسی ئیسلامی ملی ناڵێم بشێوە ئیسلامی سیاسی و ئەحزابی ئیسلامی ئەڵێم موسەلەفیەکان ئەڵێم ئەمانە دەیانەوێت لە ڕێگەی شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستینەوە ئیسلام
حزبەکانە ببنە پێشەوە ئەو کاتە ئەرشی من و تۆیە کە وەڵامیان بینەوە وەڵامدانەوە کەس چۆنە بێ پێشەوە بۆی وتم پێویستە کات هەر بە زمانی خۆیان جاری وەڵامی خۆیان بیتەوە ئەم کێشەی نێوان ئیسرائیل و فەڵەستینەوە کێشەیەکی ئینسانیە تێگەشتی چارەسەرەکەشی تەبعاً بە ئێمە ناکرێت پێویستە کرێت لە ڕێگای نەتەوە یەکگرتوەکانەوە بکرێت کە چارەسەریشی بکەین ئێمە لەم دوورەوە تەماشاکەم وەکو کەسێکی وەکو ئینسانێک ئێمە دژی شەڕین بە هەر شێوەیەک بێت لە هەر حاڵتێکا بێت ئێمە پێش هەموو شتێکە ناڵێن چێ تاوانبارە و چێ تاوانی کردووە پێش هەموو شتێک ئەم شەڕە ڕاوەستێت دوای ئەوە قسەی لەسەر بکرێت ئەمە بە ئێمە حل ناکرێت چارەسەر ناکرێت بەڵام ئێمە ئەو بەشێک کە پەیوەندی بە ئەمە کە خەڵکی کوردستانە کە بوونەتە ئەتوانم بڵێم بوونەتە سێ بەشەوە سەر ئەم سێ بەشە لە یەکتری کەمتر تێبگەن ئیسلامیەکان ئیسلامی سیاسی لەلایەکەوە خەڵکی ناسیۆنالیزم لەلایەکەوە چەپ و کۆمونیستەکانش لەلایەکی کەوە ئەوەی ئەو بەشەی کابەر ئێمە ئەکەوێت ئەوەیە کە ئەم کێشەیە ئەم شەڕێکی ناڕەوایە شەڕێکی نابەرامبەرە کە ئەکرێت پێویستە ئەم شەڕە ڕائەوەستێت بەڵام ئەو بەشەی تر کە پەیوەندی بەسەن بکە هێمە کە باسم کرد ئیسلامیەکان هەموو کاتێک لە ڕووداوێکە مەسەن بۆ نمونە لە کۆڕۆنا سەرەتا پێیان خۆش بوو کە لە وڵاتی چینا بوو اینجا کە هەڵساوتیان ئەمە غەزەبی خوایە تووشیان بووە سوپای خوایە تووشیان بووە دوای ئەوەی کە هاتە کوردستانەوە اینجا کە بە شێوەیەک کە مەعاملەیان لەگەڵا کرد ئەبێت ڕەنگە ئەمە نتوانین ئەمەی فەڵەستین لە ڕێگەی کۆڕۆنا چۆن مەسەن یەکەم جار لە کوردستانە مەلایەکی کوشت گەیشتن ئەو قەناعەتەی ئەوەی ئەم کۆڕۆنایە مەسەلەیەکی پەیوەندی بە زانست و نەخۆشی وەیە لە ڕێگەی دکتۆر و لە ڕێی دەرمانەوە چارەسەر ئەکرێت لە ڕێی زانست و چارەسەرکرێت نەک لە ڕێگەی ئاینەوە گەیشتن ئەو قەناعەتەوە قەناعەتیان بەوەشێ نەکە مزگەوتەکان داخن بەڵام لەم بەشەیە ئەوەیە کە ئێمە چۆن ڕەدی ئیسلامیەکان بینەوە یەکەم بە زمانی خۆیان هەر لە ڕووی ئاەتەکانەوە دووەمش واقع بینی یعنی مەسەن بۆ نمونە ئێستاکە ئەمڕۆ گەورەترین خەسارت کە کوردێتی غەزەیە لەم شەڕێکی نابەرابەرە یعنی شتێکی زۆر واقعە یعنی پەکەکەش بۆ نمونە منەڵم پەکەش 50 ساڵی کە شەڕ باگە تورکیا ناتوانێت زەرێکی ئۆتۆ لە تورکیا بدات چونکە ئەمڕۆ هێز لە چەکایە ئەو چەکەش تەنها لای دەوڵەتەکانە ئیسرائیلیش لە ساڵی 1960 تەنها بە 6 ڕۆژ توانی لە 1970 هەر سێ هێزی سوپای مصر و ئوردن و سووریا لە یەک کاتێکا بشکێنێت توانی 500 دەبابەی ئەو سێ وڵاتە لەگەڵ 400 فڕۆکەی ئەو وڵاتە بە هەزارها کەسی لەو سێ وڵاتە کوشت یعنی ئەمەی کە ئەمان ئێستاکە لەبان ئەو هەموو ماڵوێرانیەوە ئیسلامیەکان توانیوانە خەڵکێکی زۆر بەدوای خۆیان ڕاکێشن ئیسلامی کوردستان تەبعاً ئەوەی غەزەکە ئەیکەن و حماسەکان شتیشکەیە وای پیشان بدەن کە ئەمان سەرکەوتوو بوونە ئەمە دەسەڵاتی خوایە و خوا ئەم دەسەڵاتی داوە بە هێزێکی بتوش وەکو حماس توانێتی هێزێکی گەورەی سەربازی لە ناوچەکە بشکێنێت ئەمە خەڵکی لای خۆشمان خەڵکێکی بەداخەوە لە دوای دەسەڵاتی یەکێتی پارتی تر خەڵکی کوردستانم خەڵکی جاران نییە کە بەدوای ڕاستیەکان بگەڕێت و بخوێنێتەوە شتانەوە توانیوانە خەڵکیی زۆر بەدوای خۆیان ڕاکێشن لێرە ئەرچی ئەمەیەکە وەڵامیان بینەوە لێرە کۆمیستەکان ئەگەر بێت و لەم کاتەیە دژ من بڕای من چون بەڕاستی ئایدۆلۆژیا شتێکە و سیاست شتێکە ئایدۆلۆژیا پەیوەندی بە فکرەوە هەیە سیاسەتی زیاتر پێویستی بەکردار هەیە بەکردار و بە هونەری سیاست وەیە کە سیاست بکرێت زۆر جار ئێمە مەسەن بەشێک لەوانە کە بڵێن حزابی کۆمونیستی و ڕێکخراوە کۆمونیستەکان کە نەیانتوانیوە لە بازنەیەکی فراوانە کار بکەن هۆکارکەی ئەوە بووە لە کاتی خۆیان نەیانتوانیوە شیعارەکان بەرز بکەنەوە من زۆر جار ئەو ڕخنەی لە کۆمونیستەکان نەگرن مەسەن بۆ منە لە جەنگی لە کاتی ڕاپەڕینە ساڵی 1990 تێگەشت کاتی کە ڕاپەڕین بۆن دیوارەکان 35 ساعت کار لە هەفتەیەکە بەمەرجی هەموو خەڵک بێکار بووی هیچ شتێک نەبوو لێرە شیعار بەرزکردنەوە زۆر گرنگە بەڵام ئەگەر تۆ وەکو کەسێکی ئایدۆلیست قسە بکەیت تێگەشتی هەر وەکو تەنها وەکو بانخوازی ئەتوانی قسە بکەیت تەنها ڕۆڵەکەمان ئەوە نابێت بەڵام ئەگەر بچیت ناو سیاسەتەوە ئەبێ هونەرێ بەکاربێنی بتوانی لە کردارە وەڵام پێ بێ بۆ خەڵکە ئیسلامیەکان لێر بەداخەوە زۆر جار کۆمیستەکان تووشی ئەو هەڵەیە بن لە کاتێکە کە ئەمڕۆ خەڵکێکی زۆر دژی ئیسلامیەکانە کە دژی ئەحزابی ئیسلامیە دێن کۆمیستەکان لێرە بە ناوی ئینسانیەتەوە بە ناوی ئینسانیەتی فەڵەستین و شتانەوە دێن لە جیاتی ئەوە بەرامبەر بە ئیسلامیەکان بڵین دێن بەرامبەر بە خەڵکی بڵێن ناسیۆنالیزم بێت یا ئەو خەڵکە گشتە بێت کە پیان خۆشە حماس بدۆڕێنێ پیان خۆشە ئیسلامیەکان سەرکوتکردن پیان خۆشە لاواز بن ئەمان دێن بە شێوەیەشی ناڕاستە و خۆم دیفاع لە ئیسلامی سیاسیەکەن لە قازانجەکان لەوەیە بێت هەر وەکو کاتی ڕفراندۆم
بڵێ خەڵکی کوردستان پێویستە سەربەخۆ بێت مافێکی ڕەوای خۆیەتی بەڵام کاتێککە پارتی ئەو شعارە هەڵەگرێت تۆ نابێت لەگەڵ پارتیا بێ یا کاتێکێتی ئەو شعار ئەگە تۆ لەو کاتەیە ئەو شعارەت هەڵگرت خزمەتی ئەوانەکات هەروە ئەوەش وا بوو کە بینیمان لە ڕفراندۆما چۆن بوو کۆمیسیەکان گەورەترین هەڵی سیاسییان کرد لەو کاتەیە بوو کە پشتگیری ڕفراندۆمیان کرد خۆتەمان ئەوانش ناڵم پشتگیری ڕفراندۆمەکەین تێگەشتی و ئێستش ئیسلامیەکان ناڵێ ئێمە پشتگیری حماسەکەن ئەڵێ پشتگیری ئیسلامەکەن بەڵام ئەمەی کە هەیە لە ئیسلامی سیاسی کە لە کوردستانە هەیە ئەو پشتگیری حماسەکەن چونکە حماسیش بەشێکە لە ئیخوانی مسلمین ئەوانەی کوردستانشکەوەی کە زاڵە بەسەر کوردستانە جەماعەتی یەکگرتووی ئیخوانی مسلمینە ئەمە بەشێکی تر لە هەمان کاتە ئەم حماسەیە حماس هەموو کاتێک لە دژی کورد بووە دژی مافەکانی کورد بووە لە چی شوێنەکە باشین هەڵوێستی حماسمان بینی لە کاتی ئەفرینا کە چۆن ئیسماعیل هەنیە و خالد مشعل هەمویان پیرۆزبایان کرد لە ئوردوغان بۆی داگیرکردنی ئەفرینەوە باش لەم کاتێ من بەچی بتوانم دیفاع لە فەڵەستینیەکان بکەم من تەنها ئەوە ناڵێم ئەم شەڕێکی نابەرابەرە نائینسانیە خەڵکێکی تیاکوێت لەگەڵ تا ئەو ڕادەیە لەگەڵام بەڵام من نایم باس بەسە کارەساتەکانی خۆمان بچن دیفاع لێوەکەم ئاخرە زانی چۆنە کارەساتەکانی خۆمان باسەکە لەسەرەوەیە کاکتار ئەم باسی کە ئێمە ئەیکەین لێرە باسی کێشەیەکی دێرینە ئەزانی کێشەی فەڵەستین بەر لە وجودی ئیسلامی سیاسیش هەر بووە یعنی وا نەبووە لە یەکەمین ڕۆژەوە کە باسی مۆزەی فەڵەستین هاتوۆتە ئاراوە ئەوە ئیسلامیەکان بوو بنیا ئێران بوو بێ یاخود ئیخوانی مسلمین بوو بێ کە ئەم کێشەی خۆڵقانووە ئیخوانی مسلمین لە ساڵی 1920 لە میسرەکە دروست بوون حەسەن البەنا دروستی کردووانە لە دوور و نزیک پەیوەندیشی بە مەسەلەی ئیسرائیل و مەسەلەی هاتنی یەهود و ئەوانەوە نەبوو حەماس بۆ ئاگاداری کە نازانم ئەمان لە دۆکومنتیشە هەیە لە بیدایەتی دروستبوونیەوە بە پشتیوانیەکی زۆر ڕوون و ئاشکرای ئیسرائیل ئەم بەشەی لەم بەشەیە لە فەڵەستین کە غەزەیە قودرەتی پیا کرد و هێزی پیا کرد یعنی ئەمە بەشێک لە سیاسەتەکانی ئیسرائیل بوو کە بۆ شەقکردنی ئەوەی کە پێڵێن بەرەی ڕزگاری خوازی فەڵەستین جەبهەی تەحریری بڵێن ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستین یا منەظەمەی تەحریری فەڵەستینی بۆی بکرێ بە دوو بەشەوە و ئەو شیعاری ئەو کاتە کە شیعاری بڵین ئەوەی کە منەظەمەی تەحریری فەڵەستین نوێنەری ڕاستە و خۆی یاخود تەنها نوێنەری خەڵکی فەڵەستینە ئەوان پشتیوانیشی حەماسیان کرد بۆەوەی کەوا ئەم بەرەیە شەق ببێەوە ئەمە ببێ بە دوو بەشەوە ئەم جیاوازی و تەفرەقەیە بکەوێتە ڕیزی فەڵەستینیەکانەوە خودی ئیسرائیل پێش ئەوەی کە ناسیۆنالیزمی عەرەب دین تێکەڵ بە بڵین ناسنامەی عەرەبایەتی بکە ناسنامەی عروبە بکە ئیسلام تێکەڵ بەوە بکە ئیسرائیلەکان ئاینیان تێکەڵ بە ناسنامەی نیشتیمانی و نەتەوەی خۆیان کرد یعنی ئیسرائیل ئەڵێ من ئێستا شعبی یەهودیە شعبی یەهودی لەسەر ئەساسی دین شعبە لەسەر ئەساسی ئاین دروست بوو شعبە باشە دروستبوونی پێکاتێکی لەم بابەتە کارێکی کردووە کە ئیسلامی سیاسی بەهێز کردووە وە کارێکی کردووە کە نەکار ئیسلامی سیاسی بەهێز کردووە کولەن فەرهەنگی ناوچەکەی بەرەو داوا جێڕاوەتەوە یعنی کارێکی کردووە کە بڵێ ئاساییە تۆ توانی تو قدرەتت هەیەوانە توانی دژمنەکەت پاکتاوکەی دەریکی لەو شوێنی کەوا هەیەی بینێری بۆ جێگایەکی تر و ئاواری بکەیت و توانی عەرزەکەی داگیر بکەیت و بەپێی چی بە پێوەی کامە لە تێکستە دینیەکانە نووسراوە 3000 ساڵە خوا وعدی پێداوین یعنی وەختێک تۆ فەرهەنگی سیاسی ئەم ناوچەیە یەتە ئەم ئاستەوە ئەم مستەوایە کە بەم شێوازە هین بکرێ تەبریر بکرێ ئەو دەم مەسەلەکە ئیتر لەوە دەرەچێکە باسەکە تەنها دروستکردنی دەوڵەتێکی دیاریکراوە بێت دروستکردنی دەوڵەتێکی دیاریکراوە لەسەر ئەساسی فراوان بوونەوە لەسەر ئەساسی داژیکردن و لەسەر ئەساسی ناسنامەی دینی باشە باسکردن لەسەرەوەی کە ئێمە لە بەرامبەر ئیسلامیەکانە ئەڵێن چی ئەمانە مەسەلەیەکی سانەویە بەنەزەری من لە ڕوانگەی منەوە لە ئاست ئەوەی کە خودی کێشەکە چییە چونکە دروستبوونی ئیسلامی سیاسی لە ئەنجامی شکستهێنانی جوڵانەوەیەکی تر لە بەرامبەر ئیسرائیلە هاتۆتە پێشەوە کە جوڵانەوەی ناسیۆنالیستی عەرەبیە یعنی ئەسڵەن باڵادەستبوونی ئیسلامی سیاسی یەکێک لە فاکتۆرەکانی هەموو شتێکی ناتەوان هەموو شتێکی ناتوانین بژێڕینەوە بۆ ئیسرائیل یەکێک لە فاکتۆرە ئەسڵیەکانی باڵادەستی یاخود دەرکەوتنی ئیسلامی سیاسی و هەوڵدانی بۆ باڵادەست بوون لە ناوچەکەیەوە ئەو باڵادەستی فەرهەنگی کە
ئاین و دین لەم ناوچەیە بەدەستهێناوە پێکهاتن و دروستبوونی ئیسرائیلە. یعنی ئەمە ئەو وەزعێتەیە کە ئێمە تایە ئەژین و ئێمە بەرەنگاربوونەوەمان لەگەڵ ئیسلامەکان بەوە نابێ ئەوان هەر قەزیەکیان هەڵبژاردێمە لە بەرامبەر و قەزیە ڕابوەستین. ئیسلامەکان دیفاع لە فەڵەستین بکەنیانەکەن بۆ من و تۆیەکی ئازادی خواست شێشەی فەڵەستین شێشەی گەلێکە کێشەی خەڵکێکە کە بە خاتری عەرەببوونی بە خاتری ئەوەی دینی لەگەڵ دینی دەسەڵاتدارانە جیاوازەوە ئەوانە ئاوارەکرێت دەربەدەرەکرێ بێکارەکرێ لێ ئەکوژرێ ئینەکرێ. من ڕۆژانە فلیمێکم بینی ینی ئەمە بۆ بە فەرهەنگی ئەو کۆمەڵگایە فلیمێکم بینی ئاوا کەسێکە پرسیار لە ئیسرائیلەکانەکە لیانە پرسێ باشە ئەوە باسی هی نەکرێ باسی بەکارهێنانی هێز بە شێوازێکی زۆر ناهاوسەنگ ئەکرێ ینیەوەی کە ئیسرائیلەکان هێزی زۆر بەرامبەر بە عەرەبەکان بەکارێنن و لیانە کوژن و ئەوانە ئەڵێ مەبەستی چێڵە بۆ نمونە کەسێک مناڵێک بەردەهایە ئەوانە ئەبێت جوندێکی ئیسرائیل تەقی لێ بکارێ وڵا تەبعەن ئەبێت تەقی لێ بکات یەکسەر بیشی کوژێ بۆ ئەڵێ لە بەڵام نەیان کردووە ئەوە کردووە هاوڕێ کردویانە ئەزای چۆنە بەڵێ ڕوخسەت هەیە قسە بکەیت ماوەیەکینم کرد با من ئەم جملێت تەواو بکەم ئەزانین چۆنە ئەوە حەقیقەتی ئیسرائیلە یعنی گرتنی خەڵک لە زەفەی غەربی بەبێ قەراری حکومت لەلایەن محکەمەی عسکەریەوە زانی خەڵک لە زەفەی غەربی خەڵکی فەڵەستینی محکەمەی مەدەنی ئیسرائیل حکمی نادا لەبەرەوەی مواطنی ئیسرائیلی نییە محکەمەی عسکەری حکمێدا و جاری وا هەیە ڕایەگرن لە تەوقیفە ڕایەگرن 10 ساڵ کەسیان هەیە کەیس هەیە 10 ساڵ ڕاگیراوە لە تەوقیفە بەبێ محکەمە بەبێ هیچ دلیلێ بەبێ هیچ بەڵگەیەک ئەمە حەقیقەتی دەکەی فەرموو کاکشمان ڕەنگە مەجموعەیەکی بڵێن ئاینی توندرە و لە ناو ئیسرائیلە هەبێت ئەوە هیچ ئینکار ناکرێت جوولەکان هەبێت هەروەکو مەسەلەن لە هەموو وڵاتێکە هەیە خەڵکانێکی لێتونن بەڵام دەوڵەتەکە ئەمڕۆ بە فەرمی دەوڵەتێکی ئەلمانیە تێگەشتی و پەیوەندیەکانشی و قانونەکانشی لەسەر ئەساسی ئەلمانیەتە تەنانەت ئەوانەی کە سز نەکرێن تێگەشتی بەردەوام ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هاتسویانەکە سەردانیانەکە لە سزنا تەلەڤیزۆنیان هەیە بەشێک لەو سزنانە توانیانە خوێندنیش لە سزنەکانی ئیسرائیلە تەواوکەن نەک هەر ئەوە تەلەڤیزۆنیان هەیە ئەیخەنە سەر کەناڵی جەزیرە کە گوێن بە دەوڵەتی ئیسرائیلەدات باشە اینجاکە ئەم ئیسرائیل بەو شێوەیە تێگەشتی ئەگەر بێت و ئێمە بەراوردی بکەین لەگەڵ ناوچەکانە ئیسرائیل تاکو ئێستاکە تێگەشتی یەک فەڵەستینی ئیدام نەکردو ئێمە لە کاتێکا لە تورکیا و لە تورکیا و لە عێراق و لە سووریا بە هەزارەها کورد ئیدام کراوە ئەگەر ئەمە بێنە سەر واقع دووەم ئیسرائیل تاکو ئێستاکە بە چەکی کیمیاوی لە فەڵەستینیەکانی نەداوە کە ئێمە چەکی کیمیاوی دیارە چەندەها جار تورکیا بەکاری هێناوە عێراقەوەی عێراق دیارە لە هەڵەبجە لە شوێنەکانی ترە لە ئێرانیش بەکاری هێناوە ئیسرائیل تاکو ئێستاکە فەڵەستینیەکانی ئەنفال نەکردو مەجموعەیەکیان هەڵگیریە و بیگوێزێتەوە بۆ شوێنێکی کە باشە بیان گوێزێتەوە ئەڵێم 750,000 لە 48 تا دەرکراون لە ماڵ و حاڵی خۆیان کاکتار چۆن ڕاگواستن نەکراوە من باسی ئەنفالەکەم ئایا وەکو عارەب وەکو بڵێ نەک ببوورە وەکو سەدام 182,000 کەسی ئەگەر دە کەسشی ئەنفال کردو بێت و بێسەروشێن بێ نەخێر نییە یعنی ئەوەی کە ئەو لە ئیسرائیل وەکوتم ئێمە نابێت لە ڕووی ئاینەکە خۆکوتە تەماشا یاساکانشی لەسەر ئەو ئەساسەیە تێگەشتی ئەگەر بەراوردی بکەیت بەوەی کەما ئەمان کەینەکەن بەستەکەم لێرەیە ئیسلامی سیاسی لە کوردستانە باز بەسەر هەموو مەئاساتەکانی کووردا ئەنات هەموو مەئاساتەکان کە لە دەرو پشتێکی بەسەریا بازدات دێت دیفاع لە فەڵەستینەکە بەرامبەر بە ئیسرائیل وا ئەشێوێنێ کە ئیسرائیل وڵاتێکی زاڵمە زوڵمێکی زۆری کردو لە فەڵەستینەکان وەکوتم وەکو ئەوەی کە ئەمڕۆ ڕاست ئەوە فەڵەستین خاچێکە پێویستە فەڵەستینیش تیابژێ و جوولەکەشی تیابژێ چۆن خاکی هەرجوانە تەنها خاکی فەڵەستینیە تەنها خاکی جوەکانش نییە و ئەگەر بێت و باسی ئەڵێ تۆ باسی 1900 ساڵ بڵین باسی هەولێرەکەیت یاخۆ بڵین بانومنەیەکە بێنە باسی ئەستەمبول بکەین کە کاتی خۆی پایتەختی ڕۆمانەکان بووە قوسەنتینیە بووە کە ئێستاکە نابێ ئەوان بێ ڕۆمانەکان داوای ئەسڵ بکەن ئەوە ئیسرائیل تازە بوو بە واقعەکە ئەوە 50-100 ساڵە بۆ شێلێ ژێن و دەوڵەتێکیان هەیە و زوڵمێکی زۆریان لێ کراوە لە مێژووە هیچێک لەو نەتوانەی کە لە مێژووە زوڵمیان لێ کرابێ ئیسرائیلە
هەلە کۆنەوە لە کاتی لە سەردەمی سەرەتای ئیسلامەوە کە وەکو باسم کرد لە مەدینە سێ هۆز بوون هەرسێکیان ئەنفال کراون کوژراون اینجا کە لە سەردەمی بابلەکان و نەبوخوت نەسر هاتووە ئەوانیش ئەنفال کردووە اینجا کە لە سەردەمی هیتلەرە باشە لە سەردەمی هیتلەرە بە هەمان شێوە لە هۆلۆکۆستا کە نزیگەی 6 ملیۆن کەسیان لێ ئیبادە کرا بەرامبەر بەم خەرەبووی ئەمانە کە کرا وڵاتیشان بۆ داناوە بۆی کەوا بپارێزن توانیانە بە سیاسەتی خۆیان و بە زیرەکی و بە توانایی خۆیان و بە ئابووری خۆیان توانیانە ئەو دەوڵەتە لەسەر خاکەی خۆیان دروستکەن ئەگەر ئێمە بۆ بەشێکە لەو قسەی کە تۆ ئەڵێ بەو شێوە کە فەڵەستینیەکە مەسەلەن سەربازێ بەو شێوینەکە بەڵام تۆ باسی ئەو بناکەی لە بەدەیەها فەڵەستینی لە هەر ناو بازارە پیاساکە چەقۆیەکە بە جوولەکەیەکە بەبێ کە بزانێ ئەو جوولەکەیە بەشێک لە جوولەکەکانش پێ بڵێن بەشێکی لە جوولەکانش پاڵپشتی فەڵەستینیەکانن نزیگەی 27 ئەندام پەرلەمانیان لە نێستا هەیە ملیۆنێک و 700 هزار فەڵەستینی لەوێ هەموو ئەو مافەنی کە ئیسرائیلیەکەی ئەوانش هەمان مافیان هەیە لە چی وڵاتێکی عەرەبیە کە منەتەوایەتەکان ئەو مافیان هەیە نە لە تورکیا کورد ئەو مافە هەیە تێگەشتی نە لە پاکستان ئەحمەدیەکان ئەو مافیان هەیە نە ئێمە ئەو مافەمان هەیە لە ئێران دایمە بە چاوی دووە تەماشاکرێت بۆچی عێراق و تورکیا و ئێران بوون بە ستاندارد بۆ مافەکانی مرۆڤ ئێستا تۆ بە ئیسرائیل بەوە ئەپێوی ینی مەسەلەن بۆ ئەبێزانین چۆنە هاوڕێتار تۆ وەکەوە مەسەلەن کەسێک کە هەر دابنیشێ بەرامبەر بە ئیسرائیل قسە بکە بڵێەوە سەدام و ئەوان وان و ئەوانە و جا لەبەرەوە مادەم سەدام و ئەوان وایان کردو ئیسرائیلش با بۆ خۆی لەو ئیگنەی خۆی بەردەوام بێ باسەکە زانین چۆنە باسەکە لەسەر مەسلەیەکە مەوزوعی ئیدعایەکە ئیسرائیلێکا بۆ مافی مرۆڤ و ئەوانە ئەسڵ و ئەساسی نییە و کارێکی کردووە کە ئیدعای مافی مرۆڤ لەم ناوچەیە بێ ئەرزش بێ یعنی ئەگەر تۆ باسێک لەسەر مافی مرۆڤ بکەی بۆ ئەوانی کەوا لە مەساتی فەڵەستین نیگەران و ئەوانە لێن مافی مرۆڤی چی مافی مرۆڤ ئەگەر هەبوایە قانونی دەولی ئەگەر هەبوایە بەسەر ئیسرائیلە تەطبیقکرا تۆ باسی سەدام حوسێن و نازەم چێوانیش بەعینەن شت بە تۆ ئەڵێن یعنی باسەکە لەسەر ئەوەیە ئەم دڕندانەی یەکتر قەڵەوەکەن قسە لەسەرەوە نییە وەختێک کە باسەکە بێتە سەرەوە ینی ئێمە بە هەردوو دەست تەواوی مەسلەی فەڵەستین مەسلەی مەسات و کوێرەوەری گەلێکمان داوەتە دەستی ئیسلامیەکان ئەڵێم ئێوە بەرپرسن لێی ئێوە نازانم چی لێ و ئەوانە اینجا دانیشین ئەڵێن ئەوە ئیسرائیل ئاوای کردووای نەکرا ئەو شتانە لەسەر ئیسرائیلی ژوتت بەم جۆرەیە جارێ ئەوەڵەن 1,700,000 کەس کاڵی لە ئیسرائیلە قانونێک نییە کە هەمووی قانونی مەدەنیە و قانونی ئەلمانیە و ئەو شتانەیە لە ساڵی 2010 بەملاوە یاسایەک لە ئیسرائیلە دەرکراوە بە ناوی یاسای نیشن ستیت بەپێی ئەم یاسایە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی جووە ئەمە یعنی دەوڵەتێکە کە لەسەر بنامای دین و ئاین دروست بووە و ئەوانەی کە لەوێ عەرەبن موسڵمانن یا مەسیحین باشە لە دینی جوونی سەر بە دینی جوولەکەنینوانە بەم اعتیبارە ئەمانە هاوڵاتی دەرەجە دوون ئەمە یەک دووەم ئەو مناطقانی کە ئەڵێ تقریبا ئێستا ئەوەی کە فەڵەستینی لەناو ئەو چوارچێوەیە کە ئیسرائیل هەر حدودەکەی گرتووە ئەوانە بەجێش و ئەوانە هەر چوار دەورەکەیانی حتا بڵێن حدودی لەگەڵ ئوردن و لەگەڵ سووریا و لەگەڵ لوبنان و لەگەڵ میسرا لەم جوغرافیای 7 ملیۆن فەڵەستینی وجودی هەیە 1,700,000 لەژێر دەستی ئیسرائیلاوی کە پێڵن حەقی انتخاب و حەقی هەڵبژاردن و ئەوانەی هەیە باقیەکەی تری لەو ناوچانەیە کە ئیسرائیل داگیری کردووە ئەم ناوچانە کە ئیسرائیل داگیری کرد ئیسرائیل نەئی خاتە سەرخۆی بۆی خەڵکەکەی ببن بە هاوڵاتی ئیسرائیلی نە ئازادی شاکە بۆی خەڵکەکەی مافی دیاریکردنی چارە نووسیان هەبێت باشە ئەمە گەورەترین مەساتێکە کە شعبێتی هەبژی کاکە من و تۆ و فڵان و فیسار و ئەوانە لەژێ بندەستی ئەم دیکتاتۆرانەیە ئەمان ناڵان بەڵام سەرنجام لە ئەخیرا بە ئێمە ئەوترا عێراقی بە فڵان کەس لە تورکیا ئەوترێت تورک خەڵکی تورکیە بە فڵان کەس لایینە ئەڵێ ئێرانی جنسی ئێرانی پێیەوە ئەو مافانەی کە گوایە خەڵکێکی ئێران هێتی کە هیچ مافێکیان نییە بەڵام سەرنجام لەگەڵ ئەوانەی کە لەویانە ئەوانە یەک هەویان هەیە ئەوانەی سووریا بەشێکی لە کوردەکان کە بێهەویە کرابن و بێناسنامە بوون هەتاکو ئەم ئەخیرانەوانە بەشێکی تری لە ناو سووریاشا هاوڵاتی سووری بوون ئەمەی کە لە فەڵەستینا ڕوئەدا بەم جۆرەیە ئەم خەڵکانیان لێرە داناوە نە ئەوە تا بیانکەن بە ئیسرائیلی بیانکەن بە هاوڵاتی ئیسرائیل و بەشداری ئەو دیموکراتێتە مهمە بکەن کە دایان ناوە نە ئەوە تا لێیان گەڕێن کە خۆیان ئیداری خۆیان بکەن نە ئەوە تا ئازادیان بکەنەوە تا بیانکەم یعنی وەزعێتیشان دروست کردووە مەساتیشان وە نەخشەکەش دیارە نەخشەکە ئەوەی ئەمانە دەرپەڕێنن ئەمە دوو سێم شت ئیسرائیل وڵاتێکە حدودی دیار نییە
هەتا ئێستا هیچ وەسیقەیەک نییە لە ئیسرائیلا بڵێ مەسەلەن سنووری ئێمە لە شیمالەوە فلانە لە جنوبەوە فلانە لە ڕۆژهەڵاتەوە فلانە لە ڕۆژاوەوە فلانە هەموو دەستوری هەر وڵاتێک کە دانیشێ تعریفی دەوڵەتەکەیە کاڵێمە سنوورەکەی بۆ وایە لەبەرەوەی ئەساسەن ئەمە پرۆژەیەکە بۆ فراوانبوونەوە پرۆژەیەکە بۆ گەورەبوونەوە بۆ بڵاوبوونەوەی زیاتر باشە لەلایەکی ترەوە لە 1948ەوە بەدواوە ئەو 750,000 کەسێک کە دەرکراون تەنها بەشێکیان چوونەتە قەتاعی غەزە و زەفەی غەربی بەشەکەی تری بە دنیاە بڵاو بوونەتەوە نزیکەی 4 تا 5 ملیۆن خەڵک بە دنیا بڵاو بۆتەوە فەڵەستینیە لە ئەوروپا و لە ئەمریکای لاتینەوە تا ئەفریقا تا هەر شوێک ئیگریەوەمانەمانە فەڵەستینین ئەم دۆخەکە لێرە دروست بۆ ئەمانە دۆخێکی نائینسانیە و معالەجەکردنی ئەم مەسەلەیە لەم ناوچەیە ئەتوانێت کلیلی ئینکە من شوکە پێم وایە کلیلی کردنەوەی ئەزمەکان لەناو خودی ئەزمەکان خۆیانن و حەلکردنی ئەزمەی فەڵەستین کاریگەری پۆزتیڤی ئەبێ لەسەر تەواوی ناوچەکە باسەکە تەنها لە دیفاعکردن نییە لە فەڵەستین دیفاعکردنە لە خەڵکی کوردستانیش لە شوێنەکە لە دنیایەکە لە ناوچەیەکە ئەوەی بە فەڵەستینەکان کراوە ڕەوابێ چاوەڕوانی ئەوە مەکە هیچ مەعایرێکی بۆ پارێزگاریکردن لە مافی من و تۆ ئەگەر بەعز ئەیتوانی بێ ئەنفال بکەوانەیە باشە باسی مافی مرۆڤی چیەکەن بۆ ناچن بە ئیسرائیلەکان بڵێن وازە فەڵەستینەکان بێنێ ئەگەر ڕاستەکەن ئەمانە ئەو ئیدعایانن کام دیکتاتۆرانە کردویانە ئیسرائیل لێرە مبررێک بۆ بەدەستی دیکتاتۆرەکان و سەرکوردگەرەکانی ئەم ناوچەیەوە بۆ پێشێلکردنی مافەکانی ئینسان لەم ناوچیان نەک بە پێچەوانەوە ناشە و مەسائلی تریش زۆر لەم بابەتانە هەیە خودی دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی پارچە پارچەیە ئەنواع و ئەشکال تیرە و هین و ئەوانە کەسیان لە میزراحی هەیە سەفاردیم هەیە ئەشکنازی هەیە ئازانم یەهودی ڕووسی هەیە یەهودی فەلاشا هەیە خۆیان 4-5 قسمن لەگەڵ یەکە ئەمانە نەیانتوانیوە تا ئێستا ببن بنەتەوەیەک لەسەر ئەساسی دین و لەسەر ئەساسی و شەڕیانە دوژمنیان هەیە لە چواردەوریان لەسەر ئەساسی ئەمە ماوەتەوە یعنی ئەم کێشەیە بە بەردەوامیە باسی ئاشتیەکەی ئاشتی لەگەڵ فەڵەستینەکان لە 93ەوە ڕازی بوون بەوەی باسی گەڕانەوەی ئاوارەکانیان نەکەن باشە قسە لەسەر حەسمکردنی مۆزوعی قودس نەکەن قسە لەسەر مەسەلەن مجموعەیەک داواکاریان هەبوو لەسەر عەرز و ئەوانە هەموو تەجیلکەن بەمەرجی ئەوەی دەوڵەتیشیان پێ بدرێت دەوڵەتێ دروستکەن و مستەوتەنات ڕابگرن ئەزانی کاکتار مستەوتەناتی ئیسرائیلی لە گۆلانە جۆلان منطقەی جۆلان عایدی سووریایە خۆ من ڕەبتی بە فەڵەستینەوە نیە باشە ڕۆشتون لە مستەوتەناتیان لە جۆلان داناوە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەی ئەمە کیانێکە پێکهاتێکە لەسەر ئەساسی تەوەسۆی ئیستیعمار دروست بووە ئەگەر ئیستیعمار لە فەڵەستینە حقیقت بێ واقع بێ دروست بێ ئەو دەمێمەش لە منطقەکە هیچی ترمان پێ ناوتێ دیفاعکردنی ئێمە لە خەڵکی فەڵەستین دیفاعکردن نییە لە کەیسی ئیسلامیەکان دیفاعکردن لە کەیسێکە بۆ بە بنەوەی ئیسلامیەکان تۆ گەپتەی ئیسلامیەکان وەلا بنی لە کوردستان و لە ناوچەکە پێویستەکە ئەو کەیسە تەنها کەیسێکە بەدەستیانەوە گرتووە خۆیانی پێ با ئەدەن و ئەڵێن ئێمە ئەمەمان هەیە و ئەمە واقع ئەمان لە دەست بسێنی و ئەمە لەلایەن ئازادی خوازانەوە بێت لە دەستیان وەربژێت تۆ من ئاوایە بین باشە من لە کاکشەوە من لەوەیە لەگەڵتا من ڕخنم لەوە نییە کە تۆ دیفاع لە فەڵەستین بکەیت من ئەوە ناڵێم ینی لە هەم بەڵام فەڵەستینەکان لێرە دووشتێ یەکەم فەڵەستینەکان ببوورە هاوڕێ تا قسەکەی خۆت نەچێتەوە با ڕاگەاندێکی تریش بکەم بۆ بەڕێزانی کە هاتوون یانوێ بەشدار بن هاوڕێکجان ئاوڕێیان ئەم لینکە کە ئێستا بۆتاندا ئەنێم لەسەر چاتەکە لە هەر شوێکەوە سەیری ئێمە ئەکەن لە فەیسبوکەوە یاخود لە یوتیوبەوە ئەم لینکەکە لەم چاتەیە دایانێم تکایە کلیکی بکەن بۆی بێنە ناو ستۆدیۆوە ئەوە هاوڕێیانێک هەن لێرە ئەیانوێ بەشدار بن هەر هاوڕێیەکی تریش ئەوێ بەشدار بێ ئێمە بە ڕەحابەتی سەدرەوە پێمان خۆشە ئەم لینکە کە ئێستا ئینێرم کلیکی بکەن و دوای ئەوە وەرنە ناو بەرنامەکەەوە بۆی کە بتوانن وەخت وەربگرن و قسە بکەن فەرموو هاوڕێتە قسەکانی خۆتە بیر نەچوێتەوە بەخشە من چەند قسەیەکە ئەوانی کە کورمامێ جارێتر کورتی کەمەوە زۆر کورتی کەم مەبەستەکەم بگەین دەست پێشێکی من کەسێکی خۆم یعنی کەسێکی ناسیۆنالیزم نیم چکم باوەڕشم پێ نییە و لە قازان شمانە وەکو ئەم وەکو ئینسان لە قازان زمانی هەمووکو کوردش لە قازان زمانیە چکە ئێمە لە ناوچەکەی لە نێوان 4 ناسیۆنالیزمی گەورە ناسیۆنالیزمی تووشی ناسیۆنالیزمی عەربی ناسیۆنالیزمی فارس و ناسیۆنالیزمی ئیسرائیل باشە ئەم ناسیۆنالیزمانە لە هەموو ڕێیەکۆ لە ئێمە بەهێزترێکن
یعنی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی چەکەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە هەموو ڕوویەکە لە هەر بارێکەوە بیگریت لە ڕووی سەربازیەوە بیگریت ئەم ناسیۆنالیزمان ئێمە بەهێزێک معنای وایە من ئەگەر بێت چەکێ بەکارە بێنم چەکەکەشم ناسیۆنالیزم بە هەر لێستاکەوەش قسم خواردووە چونکە هیچ لە قازانجی منانە لە قازانجی ئێمانیە بە هیچ شێوەیەک باشە لە بەڵام تەنها ئەوەیە من وەکو ئینسانێک تێگەشتی ئەم شەڕە ڕەفز دەکەمەوە پێم باشە ڕێکەون ئیسرائیل و فەڵەستینیەکان ڕێکەون بە هەر شێوەیەکە بێڕێکە بێ گرنگ ئەوەیە کە شەڕ نەبێت وانە بەڵام من قسەکەم لەسەر ئەوەیە خەڵکی کوردستانە کە بەشێکی لە خەڵکی کوردستان بۆتە ماکینەی ئەم جەنگە باز بەسەر هەموو کۆسووکینەکانی خۆیانەدا چی ڕابردوو وەکو ئەنفال و هەڵەبجەوانە چی وەکو گەندەڵی ئێستاکە گەندەڵی و نەعەدەلاتی لە کوردستانە تێگەشی قزەی فەڵەستینەکە بە بەشێکی سەرەکی لە ژیانی خۆیان کە ئەمە بۆ من ڕەفزە باشە بەڵام وەکو هاوڵاتیەک لەم دوورەوە من بڵێ زۆرم پێ ناخۆشە کە ئەو شەڕ ڕوەدات و ئەم شەڕە لە قازانجی نەخەڵکی فەڵەستینە تەنها لە قازانجی ئەو دەستەیە کە بازرگانی بەچەکەوەکەن کە هیچێک لەوانەیە حەماسی لە خراوێکی تیرۆریستیە بە پارەی ئێران و بە مەحنەویاتی بە پارە و چەکی قەتەر و ئێران ئەم شەڕاکە بە پاڵپشتی تورکیا ئەم شەڕاکات هەڵوێستەکانیان هەموو کاتێک هەڵوێستێکی نائینسانی بووە هەڵوێستەکانیان هەموو کاتێ دژی ئینسانی بووە من لەم هەڵوێستەیە پێویست ناکەم دیفاع لەوان بکەم ئەو مەوضوعەکەی وە کەسێکی بێلایەن پێم ناخۆش ئەو شەڕە بکرێت پێویست ئەم شەڕە دامرچێتەوە ئەو شەڕە لە قازانجی کەسانیە بەڵام من لە هەمان کاتە ئەبێ وەکو کوردێک هەڵوێستم هەبێ بەرامبەر ئەو بەشە ئیسلامی سیاسی لە کوردستانە کە ڕۆژ بە ڕۆژ کە گەرا کات و ڕۆژ بە ڕۆژ پەل هاوێت طبعا ئەم ئیسلامی سیاسیەش تێگەشتی لەژێر سێبەری ناسیۆنالیزمی کوردی و کوردەچەتەکانی کوردایەتی ئاینەکات چونکە هەموو کاتێک سیستەمی سیاسی ئاین ئاراستەکان نەک ئاین سیاست ئاراستە بکات لە قازانجی ئەم دەسەڵاتی هەرێمش ئەوەیە کە ئیسلامی سیاسی هەر ئیسلامی بێت تێگەشتی لە کوردستانە فراوان بخوازێت چونکە ئەو پەڕی لەو پەڕی بڵێن ناڕزایە دەست بۆ بەرزەکەن و بۆ خەو داوای لە خواکە نەک دەست بۆ چاوی دەسەڵات درێژکەن بۆ مافەکانیان سەرچاوی من زۆر سپاس ڕێگەداکە پێم خۆشە لەم بەرنامانەی ئێوە دایمە خەڵکیی تر کە بیر و باوەڕی جیاواز بێت چون ئێمە ئەگەر وەکو مەسەن دوو کەسە کۆمەنیزم پێویست ناکە زۆر بۆ یەکتری باس بکەین بەڕاستی پێویستەکە گوێ لە هیچ شەرتێکم مەرجێکم دانە ناوار کەسێ پێی خۆشە بێتێ لە بەڕێزەوە گفتوگۆ لەگەڵ یەکتراکەین و بیر و بار ئەگۆڕینەوە زۆریشمان پێ خۆشە بێت زۆر بەخێر هاتی زۆر زۆر خۆشحاڵ کردن هەربژین دەستی ئێوەش خۆش بێت کەناڵەکەتانی وادارم زیاتر بە فراوان بێت هەربژین زۆر خۆشحاڵ بوون بەخێراتی سەرچاوان مامەدارا بەخێراتی چاک یا ڕەشەماڵگیانم کاتەوە سەرچاوم پێم وا بێتەوێ بەشداریمان لەگەڵا بکەی زۆر بە کورتی من بەشداریەکەم دیارە ئەو بەرنامانەی کە لەسەر ئەو کێشەی ئیسرائیل فەلەستین تا ڕادەیەک من متابعەم کرد لە کەناڵەکەیەوە دەستان خۆش بێ بەس لە ڕاستیا من لەگەڵ ئەو قسەی تۆ ئەوە وایە کە لە ڕاستیە ئەگەر ئێمە بگەڕین لە ئەسڵا فڵانە ئەرزکەی لەسەر ژیاوە و ئەم ئەرزەی کوێ بۆ وەکەو نمونەی هەولێر هێناتەوە یا مەسەڵەن هەردوو نمونانەی لەسەر ئیسرائیل و یا مەسەڵەن ئوسترالیا و ئەمریکا وانە هێناتەوە زۆر دروست ئەگەر ئێمە بەدوای ئەوە بڕۆینە ڕاستیە یعنی نازانی چۆن خەڵک بکەیتەوە ئەو خانانە ئەمە کێشەیەکی گەورەیە لە ڕوانگەی ئینسان با بڵێن کەسانی سۆشیالیست و کۆمۆنیست و ئەمانەوە بەڕاستی من بۆ خۆم وە کەسێکی اشتراکی با بڵێن ئەم زەویە بە هیچ هەمومان و بە هیچ ئاژەڵ و هەموو بوونەوەرەکان داین هەمومان مافمان هێل هەر شوێنەکە بژین لە ڕاستیە ئەمە وایە خۆیمە هەتا مەسەن گریمانێک دانێن ئێستا سبەینێ دیارە مجموعەیە کێشەی ژینگەیی ئەوە هەیە لەوانە مجموعەیە شوێن لە ئایندەیە بە کڵکی ژیان نەیە جایتر چنەتەوەیە کە ئاینەکە ئەوانە چی لێکەی و خەڵکەی کوژی لەبەر بەدەلیلیەوەی کە شوێنەکەی بۆ بەژێر ئاوایان ئەمە وایە بەڵام لە ڕاستیا یەک کێشە هەیە ئەوەی کە خەڵکی فەلەستین مەسەلەن زوڵمیان لێتووە و ئیسرائیل دەوڵەتێکی ئاوایە ئەمە بەڕاستی من هیچ دیفاعێکم نییە لەوە و هیچ دیفاعێکم ینی یەک مشکلە هەیە مشکلەکە ئەوەیە کاکتار مجموعە نمونەی هێنا لەگەڵ نمونانە ینی مشکلەکە ئەوەیە تۆ دژی ئەم کێش ینی دژی ئەوەی کە مەسەلەن چۆن ئەوەی بەسەر ئێزیدیەکان هات یا لە هەر شوێنێکی تر يعني ئەم زوڵمە ئەکرێت دژی کەمایەتیەک دژی ئەمانە دژی ئەبێت دژی بیت ئەمە هیچ مەجالیتیانە بە قەناعەتی من لە ڕوانگەی من و ئاوایە بەڵام سەرتۆپی ئەم شەڕە
دار سەرتۆپی بۆ شەڕ نابێ نازانم تعبیرێک لە دەست دوو هێزایە هەردوو هێزەکە دوژمن بە خەڵکی فەلەستین و ئیسرائیلن یعنی هەر ئەوەی کە ناسیۆنالیزمی کورد ئێستا ئێمە لە کوردستانی عێراقی بینێ یعنی تۆ ینی تەپ و سۆشیالیست و اشتراکیەکان هەت حرەکەتێ بکەن لەژێر ناوی دیفاع لە خەڵکی فەلەستینا کە من پێم وایە ئەبێ دیفاع بکرێت لە هەر شوێنێک کەڵکێک ئاوارە ئەبێ زوڵمی لێکرێ لە ماڵی حاڵی خۆیڵەکان دێ ئەبێ مەسەلەن تۆ دیفاعی لەکەی بەڵام مادەمینەکە بەدەزەوانەیە وادەم تۆ هێزێک نیت بتوانی ئەڵتەرناتیڤی ئەوە بی بە خەڵکی فەلەستین و ئیسرائیل کە ئەم دەسەڵاتانە دژیوە ناتوانانی ببیتە ئەم هێزە هەر شتێک بکەی لە ڕاستیە ئەچێتە گیرفانی ئەم هێزانەوەتا لەم حماس و جەماعەت لەو بەرەوە من ئەم ئیدێ زۆر بەس بڵێ فەرمو من جوابت نامە دوای تۆ تەوزیح خۆ بە مشکلە نییە با زۆر وەخت نەگرم خدەما هەروای لێ موضوعی ئەوەی ینی ئەزای تۆنە من قەناعەتم وایە ئێستا ئەوەی دەسەڵاتی ئەوەی فەلەستین ئەوەی حەمازە و دەسەڵاتە سەرکەوێت ئیسرائیلەکان چی لە عینەکەن ئەوەی دەسەڵاتی ئیسرائیل ناڵم ئیسرائیلەکان دەسەڵاتی ئیسرائیل چی لە ئەوەکە ئەمە دووبارە خراپترەکەن پەیامەکە لەوانە ڕۆشن بێ خراپترەکەن ئەزانی چۆنە بکرێتە دەستی حەماس خراپتر لە ئیسرائیل دژی شەڕ لە ئێستای مادەم ئەوەی لە هینا ڕوئەیە ئەوەی لە ئیسرائیل ڕوئەیە شەڕ نییە ئەخر شەڕ لە بینی دوو هێزی چوونیەکە ئەکرێت شەڕ لە بینی عێراق و ئێرانە شەڕ بوو کاکە شەڕ لە بینی عەرەب و ئیسرائیلە لە 16 تا شەڕ بوو لە ساڵی 1948 تا شەڕ بوو شەڕ لە بینی مەسەلەن ئەمریکا و عێراقا نەکراوە وانە بووە شەڕ لە بینی عێراق و ئەمریکا شەڕ لە بینی عێراق و کوێتان نەکراوە باشە عێراق چوو کوێتی داژی کرد و بڕایەوە تێگەی شەڕ شتێک نەبوو ناوی شەڕ بێ و یەک نوکتەکە هەیە ئەڵێ وەڵا خەریک بێ بە شەڕمامەتی نانە بۆ شەڕما هەر من لێمە یای تو تاو تێگەی ئەمەی کە ئێستا لە فەلەستینا ڕوئەیە ئەزانی شەڕ نییە ئەمەی هەیە لە ئێستا لە فەلەستینا ڕوئەیە هێزێکی پڕچەک چوارەمین لەشکری دنیا پەلاماری داوەتە سەر جێگایەک باشە کە مەساحەیەکی زۆر پچکۆ لە قەڵەباڵغترین شوێنی دنیاە باشە بە تەواوی ئەسلیحە و چەکوانە من ئەمڕۆ جۆم لە کەسێک کرد لە غەزەوە قسەیە کرد باسیەوە کرد ئەیوت زۆربەی ئینەکانیان زۆربەی ئەوی یەکەمین زەربەکانیان کە لێیان داوە لە ئەو شوێنانیان داوە کە زەرعات و بڵین ئەو نیە پەلەوەریتیا بەخێوە کرێت و زەرعات و شتیاکرێ و ئەوانە کە هیچ ڕەبتێکی بە مەسایلی سەربازی ئەوانەوە نەبووە باشە ڕۆیشتون دووەمین ئەڵێ زەربەیەک لەو زەربانەی کە داوێنە شەوێک خەبەرمان بۆ تۆ بۆ بەیانی بینیومانە مەرکەزێکی سەقافی لە ناو غەزەیە کە شوێنی فێربوونی زمانی ئینگلیزیە شوێنی فێربوونی زمانی عیبریە شوێنی فێربوونی نازام دەورات و شتی وایە ئەڵێ بینایەکی خۆش و ڕێکوپێک کەلتوریەوانە بەیانی هەستان بۆ بە خۆڵەمێش و کۆتایی پێهاتووە باسەکە لەسەر ئیسرائیل تەبریرەکە ئەمە بەوەیە و ئەمە کراوە بە مەقڕ و ئەوە کراوە بەوە ئەوە کراوە بەوە باسەکە قسەقەزەکە لەسەر ئەوەی ئەم هێزە هێزێکی دڕندە و پرچەکی ئەوەنە بە هێز و بە قووەتە کە چەند ساروخی حەماس کە تێگرتووە و نازانم چۆنی کەوت ئەکەوێتە سەر عەرزوو لەکوێ ئەکەوێ و چۆنی تەوجیهەکەن و ئەمە نابێ بە شەڕ لە بینی دوو هێزە ئەمە هێزێکە پەلاماری هێزێکی تری داوە داغانی کردووە بڕاوەتەوە باسەکە لەسەرەوەیە ئێستا من بۆ ئەوانەی کە زۆر لەم بابەتەوە ئینەکەن من یەک تێکس نیشانە دەم بە تۆ هاوڕێ ئینگلیزیە تێکستەکە تەرجمەیەکەم بۆ تەرجماکەم ئەوانەوانی کە ئینگلیزیە زانن ئەزانن ئەم تێکستە باسی چیەکە ئەگەر ئیجازە بدەی یەک دقە ئەمە تێکستێکە ئەمە قسەیەکە نووسراوە ئەڵێ ئەگەر فەلەستینی بوومایە ئەمەی ئێرە ئەڵێ ئەگەر فەلەستینی بوومایە لە تەمەنی مەسەلەن هەرزەکاریە بوومایە ئەوانە ئەچوو ڕنگ بوو ببم بە ئەندامی نەک ڕنگ بوو ئەبووم بە ئەندامی لە قۆناغێکە ئەبووم بە ئەندامی یەکێک لە ڕێکخراوە تیرۆریستیەکان و لەوێەوە شەڕمە کرد هەوڵیشم ئەدا کە لەو ڕێگایەوە هێزی خۆم لەسەر سیستەمی سیاسی بنوێنم هەشە ئەم قسەیە هیچەیە
ئەم قسەیە ئێهود باراک وەزیری دیفاعی ئیسرائیل بوو، باشە دواتریش بوو بە ڕێز وزەرای ئیسرائیل بۆ ماوەیەشی بە ماوەی چەند ساڵ 4 بوو 8 ساڵ بوو شتێکی ئاوا بوو ڕێز وزەرای ئیسرائیل بوو. باشە ئەمە قسەی ئەوە، یعنی باسەکە لەسەر ئەوەیە ئەو وەزعەتی کە لە فەڵەستینە دروست کراوە، ئەو وەزعەتی کە بۆ فەڵەستینەکانیان دروست کردووە ئێرهاب دروست ئەکا، خۆیان باش ئەزانن. یعنی تۆ لە غەزەیە چواردەورت گیراوە، نا ئەتوانی پێشکەوتنێک لە ئارایە بێ بۆ تۆ، نا ئەتوانی ئومێدێکەکە بێت. طبعاً ئێستا معدەلی تەمەن لە شاری غەزەیە، معدەلی تەمەن کە حسابێکی تۆوانە لە ژێر 24ەوەیە. ئەمە یعنی چی؟ یعنی بەشی زۆری ئەو خەڵکە لەوێ ئەژی مناڵە، بەشی زۆری خەڵکێکە لەوێ ئەژی مناڵە. باشە ئەم گەنجانە ئەم لاوانە هەرچی ئومێد هەیە بە ژیان نیانە، هیچ ئومێدێکیان نییە بۆی کەوا بتوانن ڕۆژە لە ڕۆژان بە وەکو هەر شعبێکی تر وەکو هەڵ خەڵکێکی تر ئەوانە لە خۆشی و خێروبێری دنیا بەهرەمەند بن. هیچ ئومێدێکیان نیە، قەڵەباڵغ، بێئیشی، بێکاری، خەستەخانە، دەرمان بە هەزار حاڵ دەسەکەوێ، خەستەخانیان خراپ، ئاو کارەبایان بەدەست ئیسرائیل وەرکاتێ ئەتوانێت بیبڕێ. برادر لەو ڕۆژانەیە قسەیەکەوت ئاو کارەبای ئیسرائیل بەدەست ئاو کارەبای غەزە بەدەست ئیسرائیل، ئەگەر ئیسرائیل نەبێ کارەبای طبعا معلومە ئەبێ بەدەستی ئیسرائیل بە وەرکاتێ ویستی بیبڕێ. باشە و لە وەزعێتێکی ئاوا ڕاگراون کابرن لەوێ کە دانیشتووە لەو مەساتە، لەو فەقرە، لەو دەرەتانە، لەو بێ ئومێدیا ئەژی بەتەمای ببێ بە ڤۆڵتێر، بەتەمای ببێ بە دالای لاما، بەتەمای ببێ بە چێ، یعنی ببێ بە کەسێک کە باسی پێکەوە ژیانەوەنەکە معلومە کە بەرەو ئیتیجاهی توندڕەوی بەرەو ئیتیجاهی تروستی ڕاکێشێ. باسەکە لەسەرەوەی ئێمە لەسەر ئەستی کێشەکە پێویستمان بۆ یە قسە بکەین. وە قسەش یەکشتی تر بڵێم مامەدارە، ئازانی چۆنە من باوەڕم بە تێگەیاندن و پرۆسی هوشیارکردنەوە نازانم چی نیە. ئەمە هەمیشە سۆشیالیستەکان لەوە بوون کە مەسەن خەڵک مستەوای زەعیفەوەمانە ئێمە چین هەوڵێن خەڵک ڕۆشنکەینەوە ئەوانە بۆی پیان بگەێنین و مەسەرەن دنیا بناسنەوەوانە. بەڵام واقعەتەکەی ئەوەیە ژیانی مادی ئینسان ئەتوانێت فکری ئینسان بگۆڕێ. زانی فەڵەستینیەکان ئەگەر لەسەر تاسەری دنیاە سیرکەن کە هەر بەتەنها وڵاتە ئیسلامیەکانە و خەڵکی موسڵمان و بەلا ئیلاهە ئیلەڵڵا و خەیبەر یا یەهود جەیش محەممەد سەوفە یەعودەوە پشتیوانیان لێکرێ و ئەمانە معلومە بەم ئاراستەیە ئەڕۆن. بەڵام ئەگەر ئەبینن لە دنیا لە لەندەنەوە بۆ ئەڵمانیا، بۆ بەلژیکا، بۆ فەڕەنسا، بۆ ئوسترالیا، بۆ ئەمریکا، لەناو خودی ئەمریکایە خەڵکی ئازادی خوازیڵێ با من نە موسڵمانم، نە مەسیحیم، نە چولەکەم، من ئینسانم، پێم خۆش نییە ئەمە ڕۆیە لە ئیسرائیل بێ ڕابوەستێ. ئەمەیە کە ئەتوانێت بیر و بۆچوونی خەڵک بگۆڕێ. باشە ئێمەمانە وەکو پشتێک لە ئازادی خوازانی ئەم دنیا وەزیفەمانەکە لەم هینا بوەستی، وانە ئێمە ناتوانین کاریگەریمان هەبێ، وانە دنیاش کۆتایی پێ هاتووە. ئەزانی ڕێگان بگورە من لە ڕاستیا ئەوم زانی تایر لە تەواوی بەرنامەکە و بەرنامەکانی تر بەشدارە بێ هاتم کۆمنتێکی کورد بم لە ڕاستیا هەم لەسەر سەفەرە مەگەرەبینی خۆم زانم بەڵام متابعی بەشێک لە بەرنامەکانی پێشترشم کرد. ئەزانکی ئەگەر لە زۆر شتت باس کرد وەکوتم سەفەریم شتێکم لەگەڵا نەبوو سەرنجەکان بنووسم، بەڵام من منە لەسەر ئەوەی کە ئەو کەسە یەهودیە کات خۆی وەزیری دفاعی هێن بۆ مەسەن ئەزانی تۆنها ڕێگات ڕاستە لە ڕاستیە ئێمە ئەزانین وە تۆش ئەزانی ئەمە دۆڕبوونە دوو هێزی بەڕژازی تا دەوڵەتدارن بێ دەوڵەتن کە بەرامبەر یەکەوەسن یەکێکیان دینی یەکیان قەومیە هەردووکیان دینت لە ڕاستیە وەکو دوو چەقۆی دەستی قەسابوان کە بە یەکتری تیژەکە. یعنی ئەزانی تۆنە ئەمیان ئەویان تیژەکانیان ئەویان تیژەکە ئەوە دروستە. ئەگەر فاش مثلا حرەکەی چەکداری کورد کە ئێمە مثلا ئەو نەتیجا بینن ئێستا ئێمە دژی مثلا ئەم سوڵتەیەن و ئەمە بۆ وابوو ئەوە وابوو، بەڵام لە ڕاستیە شتێک هەبوو کە ئەم حرەکەی لەسەر ئەساس دروست ببێ. ئەوش مەسەلەکە ئەو زوڵمەیە کە لە خەڵکی کوردستان کراوە، ینی بەبێ ئەو دروست نابوو، یعنی ئەو نیە دینن مربوطن بێک ئەو ڕاست مەسەلەی ئەوەی ئەو قەس و تۆبارانوستانی کە ئەوەی گەڵی لە شوێنی زراعیدا مەسەلا شوێنەکەی شوێنی کارکە من قەناعەتم وایە نازانم ینی پێشتر ینی استراتیژی سەر لە حربی ئێران بڵێن عێراق ئەمریکا دیارە تۆڵێت لە سووریایە گۆڕانی بەسەراحەت جاران مەسەلا نازانم من بڕێنەوە بۆ تاریخی شەڕ جەنگە جیهانیەکان متابعە بکەن چۆنە، بەس مەسەلا ئەبینی تا هاتووە
استراتیجی شەڕ گۆڕاوە بەوەی کە جاران مەسەلەن فڵانە مەنشئاتی عسکەری لەوێ بوو فڵانە عسکەر لەوێ بێت ئەنی ئێستا وێرانکاریە حتا ئەمریکا وا شەڕەکان هەن هەموو هێزەکان وا شەڕەکان شارێن لە غرۆکەن دوای کۆمپانیا هێنن بینیکە و هەموو سەر تامانەکە بەرەو بین ئەنی شەڕی ئێستا ئاوایە ئەنی ئەوەنەی بەقەدەر شوێنە عسکەریەکان زیاتر مناطقی ئابووری و شوێنە ژیانی خەڵک ئەکرێتە هەدەف بەڕاستی یعنی هەستەکەی استراتیجی شەڕ ئێستا ئاوای وێرانکاریە بە کولی بە هەموو معنای ئەگەرتی خۆی شەڕ وێرانکاریە لە ڕاستیە مەسەلەی ئیسرائیل ڕاستە ئیسرائیل هێزێکی بەهێزەوەوانە بەڵام ئیسرائیل تەنیانە هێزی تری لەگەڵایە هەر چۆن حماس هێزی تری لەگەڵا لە ڕاستیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من ئاوای بینم وەک شەترەنجێک وایە شەترەنجێک وایە لەو لاوەفیلێکە جوڵێنن تێگەی تۆ سەرقاڵەکەن بێوەست لاین لاوش لە شوێنێکی ترۆ شتێکڵە تێگەی ئەنسا مۆضوعی تورکیا و نازانتی ئەوانە ئەگەر تاقە خەڵک ینی تورکیا وێرشەکانی بۆ کوردستان و ئەمانە تاقە ئەنی من ئەڵێم ئێمە وەک خەڵکی ئازادی خواز وەک خەڵکیش دیارە من زۆر موافقی ئەو قسەیەمانی ئێمە تاک بە ڕۆشنبیرکردنی خەڵک دیارە یعنی مەسەلەی ڕۆشنبیریدان و هۆشیاریدان لەگەڵ خەباتی واقعی کە کەسێک ئەمڕۆ سفرەکەی نانی لەسەر نییە وە کەسێک تەرحیل ئەکرێ کەسێک قەسر یاسرە یعنی ئەمە ئەم دوو شتە نابێ بەیەک ئەنی ئەبێ بەیەکەوە من قەتینی ئەوە نیم مەسەلەن ئێمە تاک هەموو بەشەری ئەم دنیاە پێمانەوە بێ لەوان مامۆستاترین ڕۆشنیانەکەنەوە نابێت چونکە هێزی ترێ کاریەکان نانیە بڕێ ئەی کوژێ ئەی بڕێ یعنی ئەمڕۆ تۆ چیەکەی بۆ ئەبێ هەبێ بەڵام قسەکەم لەسەر ئەوەیە باشترین شت ئەوەیە ئیسرائیل ڕایگرە تێگەی دژی شەڕ یعنی ئێمە بە هەموو معنایەک لەبەر ئەوەی خەڵکی بێدەست یا ئەوە تا بێت چەک لە دەوڵەتی وەرگری بۆی شەڕی پێکەی کە ئەویش بالمقابل شتی لێت ئەوێ ئەی بینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا چۆنە هەر ئەوە بکەین بە نمونە یعنی ئێمە مادەم ئێستا ئەو هێزە نین کە بتوانین بەر بەم هێزانە بگریت یعنی تۆ ئەبێ حرەکاتی دژی شەڕ بەقوەکەی لە ئیسرائیل لە فەڵەستین لە دنیا لە هەموو شوێنێک دژی ئیسرائیلم دژی داگیرکاری ئیسرائیلم تێگەی بەڵام نایم کارێ بکەم چەتەگیرفانی حەماسێکەوە کە نمونونەکەی داعشە یەدیەکان خراپ من ئەماڵێم من کۆتا قسەمە بەڵام من گوێت بۆ ئەگرم لەبەرەوەی خۆشحاڵبوون زۆر بەخێراتن پێ دەوڵەمەند کرد باسەکە و گفتوگۆکە دەوڵەمەند کرد مەمنونم زۆر بەخێراتی سەرچاو لای خۆت دایخە نازانم ئەمەتوانم دایخەم باش سەرچاو بەڵێ ئازیزان و خۆشەویستان وەک ئاگادارم کرد بەرنامەیە تۆزێک تایبەتە بەرنامەکەم کراوەیە هەر بە ڕێزێک و هەر ئازیزێکەوێت بەشدار بێت لەگەڵ ماتوانێ و کلیکی ئەو لینکە بکا کە دامناوە لە چاتەکە لە هەر جێگەیەکەوە سەی دەکەن لە فەیسبووکە یاخود لە یوتیوبەوە کلیکی ئەو لینکە بکەن وەرناو ستۆدیۆ و بەشدار بن لەگەڵ ما و مایک بۆتان ئامادەیە بۆ بەشداریکردن لەم گفتوگۆیە ئەچمە سەر مەسەلەیەکی تر کە ینی قسە لەسەر لێکەوتەکانی یاخود پاسێک لەسەر مێژووەکری قسە لەسەر مێژووکری و قسە لەسەر ئەواکرێک ئەوەی کە لە ئیسرائیلا هەیە چی ئەبین لە ئیسرائیلا هەیە وەکو دەوڵەتی دیانەتێکی دیاریکراو دروست بووە و ئەمەی کە لە مێژووە پێک هاتووە و دروست بووە باسەکە لەسەرەوە نییە خەڵکی یەهود یاخود یەهودیەکان بیریان لەوە کردو بگەڕێنەوە بۆ فەڵەستین چونکەگەر قسە لەسەرەوە بێ ئەم عەرزیان بە وعد پێدراوە ئەوانە گە بچیتە ناو کتێبەکانیانەوە ئەنواع و ئەشکاڵ وعد و عود بە شابی ئیسرائیل دراوە و شتی پێوتراوە و کاری بۆ کراوە ئەوانە لەو کتێبانەیە کە خۆیان گوایە باوەڕیان پێێتی بەڵام باسەکە زەقکردنەوەی ئەم بەشەوە ئەمە کردنی بە بەشێک لە زێنیەتی جووەکان ئەمە پرۆژەیەکی دیاریکراوی ئەو ڕێکخراوە بۆ کە پێودا ڕێکخراوی زایۆنیستی و منازیرەکەی کە تیۆدۆر هەرتزلە و کاتی خۆی باسی ئەوەی کردو کە نیشتیمانێکی نەتەوەیی بۆ یەهودەکان دروست بکرێ و ئەم نیشتیمانە نەتەوەیە ئەنواع ئەشکاڵ بیر و بۆچوونی لەسەر بۆ ئەوانە کەسێک گوتوانە لە بۆ نمونە لە ئەرجەنتین دروستی بکەین بەشێک گوتوانە لە کینیا دروستی بکەین دواتر فکرێ هەتا خەیاڵی بۆ لە سینا دروستی بکە لە ساڵی 1930 پێما بێتەوە بۆ میسر لەگەڵ پاشای میسر و لەگەڵ بڵێن مینی عوسمانەکانە لەوێ قسەی کردو و باسییان کردووانە کە منطقەیەکیان پێبن لە سینایە
گوایە دەوڵەتێک بۆ یەهودیەکان دروستکەن کە بە سەرنجام نەگەیشتون. ئەمە وردە هاتووە تا وای لە هاتوو کە تیۆدۆر هەرتزل بۆی کا پرۆژەکەی خۆی بەرێتە پێشەوە پێویستی بە پشتیوانی لە ئەحبارەکانی یەهود و ئەوانە بۆی مەشروعەکەی گەورە بێتەوە خەڵکی پێئین بێ وە لە لایەکی تری شەوبیر لۆ کردوەوە ئەگەر بڵین ئەمە عەرزی میعادە وەختە خەڵک تەرجیع بێ بۆ ئیکەوا بێ بۆ ئیسرائیل هاتوون ئەم بەشیان هەڵبژاردو و توانە ئێمە ئەڕۆینەوە بۆ عەرزی میعادە ڕۆین بۆ ئەو شوێنێکەوە قەولبان پێدراوە. بەڵامی ترە ئەو شوێنێکە قەولیان پێدراوە مسلمەمە بەرحاڵ کابرێک یەهودی و جوشۆن بیرەکاتەوە بیرەکاتەوە وەڵام خۆمە ناوێت بە بەڵگە و مەدرک بەسەر خەڵکێکەوە کە بڕای بۆ کتێبە نەبێ خەڵکێکە پێی وابێ ئەو کتێبە ڕابتی بەواقعێتەوە نیاوە بیر و باوەڕی توێت تو خۆت پێ دوایەکەوە عەرزی میعادە بە چه دەلیلێک ئەمە ئیترەتوانێ ببێ بە بەڵگەیەکی دامێغ بۆی کەواتوە بێ ماڵەکەی من داگیرکەیت و بیت لەوێ بشیت. پاشان یەهود دەڵێن هەمویان لە یەک جنسن لە یەک ئەنسرن لە یەک خوێن پێکهاتون و ئەمانە تاوانەمە ئاشکراترین ناڕاستیە و ئاشکراترین هەڵبەستنە کە لە مێژووە ڕوویداوە. یەهود ئەنواع و ئەشکال ڕەگەزن مەسەن لە ڕەگەزی ڕەشپێستی هینەوە هەیەە فالاشاوە لە حەبەشەوە کە لە ئەسیوبیاوە کە هەن تاکو و ڕەگەزی ئەشتیناز کە ئەگەر سەیری ڕەگەزەکانکەی لە 140 ئەوروپیە یا یەهودی سەفاردیم و یەهودی بڵێن شەرقی ئەوەی کە بڵێن عەرەبەکان کە ئەوانیش ڕەگەزی جیاوازن و ئەمانە فەرقیان لەگەڵ یەکترەوە فەرقەکە شاریەوە نیە لە زەمەنێکی معەنە لە یەکتر دابڕاون مەسەلەن لە 130 بۆ 40 جیناتەکانی بڵێن یەهودی ئەشکیناز یەهودی خارجی کە لە ئەوروپاوە هاتوون کە ئەوان گەورەترین گروپی یەهودیەکانیشن لە 130 بۆ 40 جیناتەکانیان ئەوروپیە باش ئەم جیناتە ئەوروپیە چۆن ناو یەهودیەکانەوە ئەگەر ئەوان هەروە ڕەگەزێکی سافن و لەگەڵ کەسا زەواجیان نەکردومانم جیناتە بە دوو جۆر دروستەوە یاوە تا مەسەرەن ئەوان ڕۆیشت بن زەواجیان لەگەڵ خەڵکی تراکرد بێت کە بەپێی ئاینی یەهودیەت مەمنوعە یاوە تا چوو بن زەواجیان لەگەڵ خەڵکی دەرەوەی بڵێن دیانەتێکی خۆیان نەکرد بێت کە و کاتە نەئەمانەوە باشە چۆن لە 130 یا 40 جیناتەکانی ئەشکینازەکان بووە بە ئەوروپی دلیلەکەی ئەوەیە کە دیانەتی یەهودی دیانەتێکی تەفشیری بووە وەکو هەور دیانەتێکی تر تازە ئێستاوان نەماوە ئێستا بڵێن ئێستاش بە دەرەجاتێک ئەحبارەکانی یەهود یا خود ڕابایەکانی یەهود ئەتوانن یەهودی بوونی کەسێک قبول بکەن ئەگەر کۆمیونیتیەکەی مو منطقەیە مەسەلەن جەماعەتێک جوو لە منطقەیەکە کەسێک قبول بکەن بڵێن با ئەویش بێتە ناو ئێمە و ئەویش بێ بە جوو ئەوانە ڕابایەکان مشکلیان نیە توان قبول بکەن یعنی ئەمریکا قەتعەن و لابد و ئیلان و بیلان لە ڕێگەی خوێنەوە یەهودیە دەگوازرێتەوە ئەمە درۆیە ئەسڵ و ئەساسی نییە و ئەسڵ و ئەساسی نەبووە لە ڕابردووە بە تەواوی هەر بۆیەشە ئەوانەی کە ئێستا لە ناو مەسەلەن جیناتی جیاوازی یەهودیەکانە کە حسابیانەکەن تۆزێک نزیکاتی شەباهەت هەیە لە بینی یەهودی ئەشکیناز و یاخود جوولەکەی ئەشکیناز و جوولەکەی سەفاردیم و جوولەکەی شەرقی و ئەوانە بەڵام لەگەڵ جوولەکەی حەبەشە هیچ شەباهەتێک نیە ئەوانە ئەفریقین یعنی تەواوی ڕەگەزەکەیان جیاوازە و ڕۆژێک لە ڕۆژان بوون بە یەهودی ینی هەتا لە ناو خودی نووسەران و عالمەکانی یاخود هیستوریا بڵێنەوانی کە زانایانی مێژووی لە ئیسرائیل خودی جەدەلێکی گەورە لەسەر ئەم مەسەلەیە هەیە ینی ئەمەی کە ئەم نیشتیمانە بۆ ئەم نەتەوەی دانراوە ئیختیلاقێکە و دروستکراوێکە دروستکراوە کە دیارە ئەم ئەفسانانە بۆچی دروستەکرێ بۆی مافی خەڵک زەوتکەی بە ئیسراحەتی خۆت و بە ئارەزوی خۆت و بڵێمە خوا پێیداوم خوا ڕازی بووە لەسەر ئەم بابەتە اینجا بڕێەوە مەسەلەن کتێبەکانی کە کتێبی دنیا دیانەتە ئیبراهیمەکان ڕەبتیان لەگەڵ یەکە هەیە و قورئان بەشی زۆریشی لە تەورات و ئەوانەوە وەرگیراوە زۆر بە ئاشکرا توانی لە ناو قورئانی شاو تێکستانە پیا بکەی بەڵام ئەمە نابێتە بەڵگە بەسەر ژیانی خەڵکێکەوە ئەبرێت چەند سەدەیە لەوێ ژیاوە چەند سەدەی لە فەڵەستینە ژیاوە تۆ لە بنی دنیاوە بێ بڵێ من 2000 ساڵ پێش ئێستا نەتەوەکەی من لێرە بووە لەبەرەوە پێت تۆ لە ماڵەکەی خۆ بچیتە دەرەوە دەرکرێ من بێمە جێگەکەی تۆ من زوڵمێکی ئاوا هیچ کەسێک ناتوانێت قبوڵی بکە و باسەکە لەسەر ئەوە نییە کە هەتەنها قبول ناکرێ مقاومەتیشی لە بەرامبەر ئاکرێ مقاومەتیش لە بەرامبەریا مەسەلەیەکی ڕەوایە و لەم بابەتەوە شێشە و ئەوەی کە فەڵەستینەکان لە بەرامبەر ئیسرائیلەکانە هەیەە شەڕێک نییە کەوا خەڵکی فەقیری تیاکوژێ من لەم بینەیە بێلایەن بم نە
شەڕێکە لە بینی جەماوەرێکە کە ستەم لێکراون لەگەڵ دەسەڵاتێکە کە ستەمیان لێکە و حقیقەت و عەدالەت دەڵەیە بێت تۆ داکۆشی لەوانە بکەی کە ستەمیان لێکراوە و لەوێ ڕابوەستی و هەر بەو دلیلەیە ئەم باسانی کە ئێمە کردانە بەرنامانەی کە ئێمە کردمان بەم ئیتیجا هەیە جاوەی کە ئیسلامیەکان ئەڵێن چی و ناڵێن چی خۆ ناکرێت ئیسلامیەکان وتیان یەک زایدە نیەکە کاتە دوو بڵێم نەوەڵامادەم ئیسلامیەکان وتیانە کاتە دوو ناکاتە دووە کاتە سێ باسی ئیسلامیەکان لەسەر مەوزوعێکی دیاریکراوە ئەوان نەخشەیەکی دیاریکراویان هەیە بۆ کارەکانی خۆیان مەرجنیە دیفاعکردن و داکۆچیکردن لە کێشەی فەڵەستین و لە مافەکانی خەڵکی فەڵەستین داکۆشیکردن بێ لە ئیسلامیەکان و بەڕاستی دەرکێشان و هەڵکێشانی کیانێکی ئاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خێر و خۆشیە بۆ هەموو لایەک و هەڵکێشانی ئەمە نەک بە معنای ئەوەی کە اینجا ئەم جارە بینە سەرەوەی یان بڵین یەهودیەکان 100 ساڵ پێش ئێستا هاتوونە بچنەوە بۆ ئەوروپا ئەمەش هەر واقعی نییە ئەمەش کە بەعزێک لە عەرەبەکان و تا ئیسلامی سیاسی ئەڵێن ئەمە دروست نییە دەوڵەتێک ئەبێ لە ئیسرائیلا دروست بێت کە دەوڵەتی هەموو هاوڵاتیان بێت بە یەهود و غەیرە یەهودەوە بە عەرەب و غەیرە عەرەبەوە بەوەی ئیمانی هەیە یا ئیمانی نیە دەوڵەتێک بێ لەسەر ئەساسی هاوبەشیکردنی هەمووان لە کۆمەلگایە دروست ببێ بەرحاڵ لە نەزەر منەوە بێت دەوڵەتێک بێ دەوڵەتی و خەڵکە بێت کە بەدەستی خۆی کارەکات و ئەوانە و دەوڵەتی یاخود دەسەڵاتی هێزەکانی یا چینە بندەستەکانی کۆمەلگا بن بەڵام هەتا دەوڵەتێکیش بێ بەو ئاستەش ئازاد نەبێ بەڵام دەوڵەتێک بێ لەسەر ئەساسی نەتەوە و دینوانە فەرق و جیاوازی لە نێوان خەڵکانەکە ئەمەیە ئەتوانێت حەلی ئەم معزلە بکە و حەلی ئەم کێشەیە بکە و ئەمە حەلی کێشە نەتەوەیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستە کە ئێمە بەشێکین لی خەڵکی کوردستان بەهۆی ئەوەی کە بەشێکە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ سەبارەت بە مۆزوعی فەڵەستین ئەو هەڵوێستەی بێت کە هەڵوێستێکی ئینسان دۆستانە و ئازادی خوازانەیە و سەرنجام ئەوە ئەتوانێت ئێمەش لە مافەکان و لە ئازادیەکان و لە بەختەوەری و ژیانێکی ئاسوودە بەهرەمەند بکە بەرحاڵ من ئەم باسم کردەوە ئەمڕۆ بۆی فرسەت دەم بەوانی کە نەزەری جیاوازیان هەیە و هاوڕێن نەبەز ئەگەرە تێ بەشداربی فەرموو کلیکی ئەم لینکە بکە توانی بێتە ناوە فەرموو هاوڕێ نەبەز بەخێراتی دیمانۆ بەخێر ئەم کاتە باش کاتێک باش سەرچاوین فەرموو من بە بێدەم کەم بەڵێ فەرموو دەستان خۆش بێت سپاس من ڕاستەکە یەک دوو سەرنجی کورتم هەیە لەسەر مۆزوع لەبەرەوەی کە زۆر باسکرا ئەم مۆزوع ئەوە بۆچوونەکانی ئێوەش حتمما جێی سەرنجن و قسەی باشەکرێت بەڵام یەک شت ئەگوزەرێ ئێستا شەماڵجیان لە دنیا ئێستا تەحلیلکردن لەسەر ئەم ئەوزاعانە بعضێ کەس مەسەڵەن من خۆ مەتوانم پێم وابێ ئەمە شەڕی ئەم شەڕە تازەی بینی ئێران و ئەمریکایە مەسەن جۆرێک لەوەی کە دەستێک لەم مەوزوعەشە بەدەست بە معنای ئەو نەزەرەی موامرەیە ناکە هەیە بەڵام حتمما موامرە لە ئارایە ئەگوزەرێ نێتانیاهو لە ئارایە کە ڕوو بە ئینتیخاباتەوە ڕوو بەوەی کە هەڵبژێردێتەوە بۆی محکەمە نەکرێت و وەکو قارەبانێک هەمووی دەورە بینێ ڕاست ئەمانە مجموعەیەشتن کە لەم قەزەیە ئەجوڵێت بەڵام ڕاستەکەی ئەوەی سەرنج حتاکو مەسەلەی ئیسلامیەکان مەسەلەن سا ئێمە دوسێ ڕۆژنەوە پێش لە پارکی ئازادی لێرە لە سلێمانی سەدەها ئەگەر عەفوم مێزەر بەسەر و خەڵکی ئیسلامی هاتن لە بەرامبەر ئەم مەسەلە ناڕەزایەتیان لە بڕی دیفاع لە حەماس و لەو قەزەیەک مەسەلەکە لەوێ معقەد بۆتەوە ئێستا لە سیاسەتی دنیاە کە خودی ئیخوان موسلیمین تا ئەو کاتی مرسی لەسەر حکم بوو لەسەر ئەوەی ئەعدامکرا کە تەواوی سینا بەتەما بفرۆشێ بە ئیسرائیل بۆ ئەوەی کە زیفەی غەربی و بەعزێک لەو کێشانی کە مەسەلەی ئەرزە لە فەڵەستینە لە میسر حەلی کات یعنی ڕابەرانی ئیخوان موسلیمین لەسەرەوەی ئەعدامکران لەسەرەوە محکەمەکران بەرحاڵ مەبەستم وایە تەحلیلێکی ثابت لەسەر ئەوەی ئایا ئەمە ئیسلامیەکانن حەماس باشە یا باش نییە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی زایۆنیستیە مەسەلەن دەوڵەتێکی عنسوریە ئەمانە بەڕێی من یارمەتیمان نایەت یعنی بەرحاڵ شتەکە لەجێ خۆیەتی دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی عنسوری زایۆنیستیە وە خۆی ئەوەی ئەعلانەکە بەڵام ئەوەی کە ئێستا نێتانیاهو دێت لە پێشا مەجموعەیە خانوو لە نزیکی قودس ڕوخێنێت دەریانەکات کێشەیەک دروستەکات و حەماس بە فرسەتی ئەزانێت
ئەو سەدەها و باڵێن هەزارەها موشەکەی کە هەیەی لە ئێرانی وەرەگرێت دیارەکە ئەوانە هەر خەڵک ناوێنێ موشک ڕاستەکەی لە عربەتی شاتوانی دروستیکە لەم سلێمانی دەیخنی خۆمان هەتوانی دروستی ئەوانە تقریبا موشک نین بۆ معنای کە زۆر زلیان کردوانەوە باسێککردنەوەڵە $500 تێشێ بە $500 ساروخیشان دروست کردووە هەڵیان 100,000 تێشێ بۆ ئیسرائیل بۆی نێڵە بتەکێتەوە بەرحاڵ 60,000 مە بەسمەوەیە یعنی ئەم مەسلەی قوبەی نازانم حەدیدی و سەخریوانە مەسەل ئەزانکی مجموعەیەک مصطلحات هاتۆتە ناو قەزێکەوە کە مەسەلە ئەسڵەکەمان لەبیرە باتەوە مەسەلە ئەسڵەکە ئەوەیە ئەم قەزەی حەماس نییە ئەم قەزەی نەتەنیاهوش نییە ئەمە قەزەیەکی تاریخی کۆنە لە ساڵی 1948ەوە خەڵکی فەلەستین لەگەڵ دەسەڵاتی زایۆنیستی ئیسرائیلیە لەم کێشەیە و ئەمە ئەگەر ئێوە بەوە تەحلیلیکەین کە بەحسی ناسیۆنالیزم و بەحسی ئیسلامی سیاسی و بەحسی زایۆنیزم بینی ناقەزێکەوە بەڕێی من یارمەتیمان نایەت حتا ئێستا لە کوردستانە من یەکێک لە سەرنجەکانم کە بۆم گرنگە ئێستا بێڵم هەوڕە شەماڵ ئەوەیە کە ئێمە ڕێبوڕی تێگەیشتنێکی لە کوردستانە من لە یەکشت ڕاستەکەی سرم ئەسوڕمێت ڕاستە سکێڵی داگیرکردنەکە وەکو یەک نییە ئەوەی کە لەم هەفتەی ڕابردووە لەسەر غەزە ڕوویە بەڵام ئێستا ئێمە ڕۆژانە حکوومەتی تورکیا ئەم باشووری کوردستانە بۆمبارانەکە داگیریان کردوین بەواقعی وڵاتی ئێمە وڵاتێکی داگیرکراوە لەلایەن حکوومەتی تورکیاوە هەم لەلایەنی سەربازی و ڕۆژانە خەڵکمان لێ کوژێ هەم ڕۆژانە خاکمان لێ داگیرەکە هەم ڕۆژانە حیثیت و کەرامەتی ئەم میلەتا خەنەژە پێوە و دەسەڵاتدارانی ئێرەش یارمەتی ئەیان و هەر ئەمڕۆ دوێنێ بوو کە مەنتیقەی سمێلیان بۆمباران کردو خەڵکە کوشت لەم حادیسەیە یەک کەس قسە ناکات هەچ کەس قسە کات ئەڵم پەکەکەیە هەچ کەسێ باسی ئەم قەزێک بەڵام بۆ مەسەلەی فەڵەستین لەبەر بووی بە ترند مەسەلەی فەڵەستین ئێستا لای ئەم جۆرە لە موسەقفین و بەناو سیاسی و بەناو تەنزیماتێک لەسەر ئەم مەسەلەی ئیشەکەن بووە بە قەزەیەکی کە ئەگەر قسە نەکەی لەسەری عیبە چونکە ئەمە لە یعنی بۆ بە نمونەی شۆڕژگێڕی ئەگە تۆ لە دیفاع لە فەڵەستین و حتما کارێکی باشی شە دیفاعکردن لە فەڵەستین من بەبستم یعنی نامی قەزەی فەڵەستینی ئێستا لێرا باسکەم لەبەرەوەی کە هیچ پێویستی بۆ نییە کە خەڵکی فەڵەستین لەسەر حەقە بەڵام نەبەست یەکشت هەیە من ئەزانم لەو قسەی تۆ تێگەم بەڵام هەر ئەو کەسانەی کە ئەمڕۆ مەسەلەن ناوم چۆمسکیە مەسەلەن ئەو ناوەندانەی کە لە دنیاە کە داکۆچی لە ئینی فەڵەستینەکەن لە کێشەی فەڵەستینەکەن و لە پێشەوەی ئەم جوڵانەوەیان ئەخر هەر ئەوان بوون لە کۆبانیە کە وەختێک ئیناکە ڕۆژی پشتیوانیکردنی کۆبانیان لەسەر ئاستی دنیا ڕاگەیان باشە لە تەواوی تاریخ و مێژووی خۆمانە ئێمە خۆ یەکەم جار نییە کۆبانیمان لێ قەومێ ئێمە 100 ساڵە وێرانەکرین 100 ساڵە داگیر ئەکرین 100 ساڵە ئاوارە ئەکرین 100 ساڵە لێمانە کوژێ لێمان زیینە بە چاڵەکرێ بەڵام کاتێک کە باسێک مەسلەیەکی دیاریکراوی وەکەوەی کۆبانی دێتە پێشەوە جوڵانەوەی ڕزگاری خواز و ئازادی خوازی دنیا بڕیارەدا پشتیوانی لێ بکەوە ئەوانە ئەو کاتەیە کە ئەبی بە خەبەر لە هەموو میدیاکانە باشە باسەکە لەوانەیە لە ڕۆژگارێکە ئەو دەم کە لە 2014 ئەم شتە ڕوویداوانە خۆ کەسێک باسی هینی نەکرد کەسێک باسی یا 15 بوو نازانم 2015 کەسێک باسی ئەو دەم مەسەلەی فەڵەستی لە ئارایە نەبوو بۆ جۆرە باسەکە بۆ باسی کۆبانی لێرە لە شاری ستۆکهۆڵمە هەزاران کەس دەبینی تەواوی پارتی چەپ هاتە سەرجاوە ئەمڕۆ بۆ فەڵەستینیش بۆ ئەندازەی ناتوەتە سەرجاتە یعنی باسەکە وانە کە ئێمە بە بەردەوامی فرامۆش کراوین ئەوان بە بەردەوامی لە سەدری هینان بەڵام من گلەیم لە فرامۆشکردنی نێودەوڵەتی نییە هەورە شەماڵ ئەوەی ئێستا لە دنیای ئەگوزارێت بە سووری وسپا ئێستا ئێمە کاڵێن چاخەکانی ناوەڕاست مەسەن چزانم لە تاریخە کە ئەگەڕێنەوە بۆ ئەو زەمانانەی کە ئێمە وەکو نمونەی وحشیگەری و داگیرکردنی وڵاتان و قەتوعان باسێکن ڕاستەکەی ئێستا لەو زەمانە خراپتر دنیای ئەمڕۆی ئێمە زۆر لەوە خراپترە کە لە چاخەکانی ناوەڕاستە هەبوو لە ئاستی زۆڵم و قەتوعامە یعنی ئەگە سکێڵی کوشتن و عەدەدی کوشتن لە عەسری قەرنی 20 و 21 تەماشا بکەی عەدەدی کوژراوە هەر حەربی عالەمی یەکەم و دۆمان بەسە بۆی بە نمونە بهێنینەوە حەربی ئێران و عێراقمان بەسە بۆی بە نمونە بهێنینەوە من بەبەستم لەوەیە ئێمە لە زمانێکی تاریکە ئاژین
ئەو نمونەی کە پێشتر لەگەڵ مامەدارەیە باسکرا ڕاستەکە ئێستا هەر ئەمڕۆ دوێنێ لەوەتی ئاگربەس دروست بووە تەواوی ئەخباری جزیرە و عەرەبیە و تەواوی ئەو کەناڵانەی کە زۆر لایەنگری حەماسن نازام عەرەبیە زۆر نایە بەڵ بەرحاڵ تەواوی کەناڵە عەرەبیەکان و دنیا خەریکی ئەو خەبەرن وەفدی فەلەستینی وەزیری اقتصاد و نازام چی فەلەستینی وەزیری دەرەوەی فەلەستینی لەگەڵ نوێنەری چێکیا دانیشتووە بۆ ئیعماری غەزە ئەمە شتێک ئەمە لە هەر شوێنەکە ئەمە باس بکەین پێمانڵن کابرا هێشتا هەر کۆمۆنیستە هەر باسی سەرمایەداریەکە باسی یعنی مەجموعەیەک حکمی حازر و ئەوانەمان هەیە کە بەدەستی دەسەڵاتی و بەدەستی میدیا و ئێمە ئەناڵێنین لە هەر شوێنێکەوە کەلیمەیە قسە بکەین ئیتیهامەکەین بە شتێکێکە و ئەو قەزی ئەسڵەکانمان لەبیرە بن بەڵام ئەوەی کە ئێستا وازەحە من ئەمەیەک پێم وایە دەوڵەتی ئیسرائیلی ئەم کاری کە کردی زۆر بەوازەحی ئامادەیە هەزارەها کەس بکوژێ ئەوەشمان بیر نەچێ ئەو قەسفەی کە لە غەزەکرا ئەیتوانی هەزارەها کەس بکوژێ ئەیتوانی بەڵام ئیسرائیل زۆر بە هوشیارانە نزیکی 250 کەس جانیان لەدەزا بەداخەوە بەڵام ئەو شوێنانەی کرد وا کردی کە بەرحاڵ هەورە شەماڵ لە کۆلۆمبیا ئێستا مزاهرەیە خۆت ئاگادار عددی کوژراوەکانی کۆلۆمبیا زۆر زیاتر لە کوژراوەکانی غەزە ڕاستەوە ئەگە قەرارە ئینسانی بین ئەوەش قەزەیەکی زۆر لەوە ئەگە عددی بەشەر من بۆیە ئەم قەزیە تاریخە بەس ئەوە نەبڵێم ئەم قەزە تاریخە بۆ بە ترێندێت بۆ بە قەزەیەک کە تۆ وەختی ڕوو ئەدات و شەڕ ئەبێت تا ئەو کاتانی شەڕ خەڵق ساکە ئەی قەزەکە هەمیشە دەجێی خۆیت زین چۆن ئەهەمیەتەکەی لەوەیە ئەم قەزیە من باسەکە لەسەر چییە ئەمەی کە ئێستا ڕوویدا و ئەم ڕابوونەی کە دنیا ڕابوو تەوان ناتانیاهو بەڕاستی تەسەوریەوەی ناکردوا بێت باشە حەماسیش بە ئەندازەیەک ویستی بەم ساروخانەی ڕاستی مەسەلەکە کۆنتترۆل کاتەوەی خاتەوە ژێر دەستی خۆی بەڵام بتەوێ و نەتەوێ ئەم جوڵانەوەی چونکە بە ئەندازەیەکی زۆر لە بەرامبەر ئەو ئینە وەکو جارانی ژنیە تو ئاواڵەکان بە باشی ئەبینیە زانی ناتانیاهۆ بیبی چیەکە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە هەموو شتەکان لە بەرچاوە زانی کابرا مەسەرەن هینی هەیە کەسێکی ڕاستیستە و بە پشتیوانی ترامپ و بە پشتیوانی ئەو ڕەوتە ڕاستیستەی لە دنیاە هەیە قوسی کرد بە عاسیمی فەڵەستین و لەولاوە یاسای داناوە ئەڵێ نیشن ستیتی ئیسرائیل یەهودیە و لەولاوە مەسەلەن شعاراتی وای خستۆتە دەم بمرێ عەرەب بە ئیسرائیلەکان لە ناوهین ئایدەن هەموو ئەم شتانە بەزانی چۆنە بۆ دنیا ئاشکرایە و ئێستا جیلێکی گەنج لەسەر تاستری دنیای هاتۆتە دەرەوە کە ئەمە قبول ناکە و ئەمە حتا ئیسرائیل هین پێی خۆش نیە حەماس پێی خۆش نیە حقەتەکەی ئەوەیە حەماس ویستی مەسەلەکە بێ بە مەسەلەی ساروخ تێگرتن و ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو دەعمە جیهانیە هاتۆتە پێشەوە طبعاً منم ڕۆجۆم لە کەسێکی ئیسرائیلی گرت پرۆفیسۆرێکی ئیسرائیلیە یەکێکە لەوانی پشتیوانی لە پرۆژەی یەک دەوڵەتەکە ئەڵێ پرۆژەی دوو دەوڵەت فەشەلی هێنا ئێمە بە دوو دەوڵەت ناتوانین ئەم کێشێتەوە بکەین یەک دەوڵەتمان پێویستە دەوڵەتێک بۆ هەموو هاوڵاتیان بۆ ئیسرائیلی و بۆ عەرەب بەڵێ شعبمان هەیە ناوی شعبی ئیسرائیلی ئەمە یەهود نییە شعبی ئیسرائیلی ئەمە کە لە ئیسرائیلە دروست بووە هاتووە بە جۆرە لە جۆرەکان لەوێ ئەژی ئەومانە خۆ دەری ناکەیتە دەرەوە بڵی بیخیتە بەحرەیە بڕۆرە بۆ شوێنی هاتی تازە لەوێ ئەژی ئەو حەقی هەیە و ئەو عەرەبەشی کە لەوێ ئەژی حەقی هەیە ئێمە دەوڵەتێک دروستکە بۆیان ئەمە باسی چیە کرد ئەیوت ئەم حرەکەتەی کە ئێستای بینین ئەمە ئەو جوڵانەوەی نییە کە ئێمە چاوەڕوانی ئەەکەین بۆی کەوا ڕزگار بین بەڵام فرسەتێکی داوە بە ئێمە کە ئێمە بتوانین بینە پێشەوە من بڕوام وایە تەیارێکی ئەلمانی تەیارێکی پێشکەوت و تەیارێکی شۆڕژەر لە ناو فەڵەستینە لە فەزایەکی جیهانیا دروستە بێ کە جوڵانەوەی ئازادی خوازی دنیا بۆی دروستەکە و گۆڕینی ئەم معادلێ لە ئیسرائیلە تەواوی ناوچەکە گۆڕێ باسەکە هەر لەسەر ئیسرائیل نییە کاکە ئێمەش لە کوردستانە ئیسرائیل ئەگەر فەرز بکرێ بەسەریا حەقی خەڵکی عەرەب زمان لە ناو ئیسرائیلە بدرێەوە ئەوانیش هاوڵاتی چوونیەک بن لەگەڵ یەهودیەکانە وەزعی کورد ئاوا نامێنێ یعنی مەعایرەکانە چێتە سەرەوە ئەوەی کە پێوتری حقوقی ئینسانە چێتە جێگایەک کە بەڵێ ئەمەیە ئەو ستانداردێکی ئێمە پێچینە پێشەوە وەکانیش ئاوا نامێنێ وەک ئێستا بڵێ من بۆیە لە بیدایەت هاوتم تحلیلی ئەم مۆزوعانە زۆر یعنی زۆر معقد بۆ تۆ یعنی بە جۆرێکە کە شتی یعنی سەوابتەکانی جاران ئیش ناکات
يعني مثلا عائلەکان گۆڕاون و تەوازنی قوا گۆڕاوە ئێستا ئەگە حەلی قەزەی فلەستینی بە دروستکردنی دوو دەوڵەت بێت ئیسرائیل لەوانەیە کێشەکە ئەوەیە کە فتح خۆی کە ئێستا لە بندەستی ئیسرائیلە دانیشتووە هینی پێ نییە یعنی ئەڵتەرناتیڤی پێ نییە ئەڵتەرناتیڤی پێ نییە بۆ ئەوەی کە بڵێ بە ئەمە بکەین لە بەرامبەر حەماسمان هەیە کە خودی حەماسیش بێجگە لە شیعاراتی ئیسلامی سیاسی و قەومی فاشستی خۆیان کە فتحیش بە هەمان شێوە هەیەی شتێکی خۆشیان ئەڵتەرناتیڤیان بۆ قەزەی بۆ حەلی قەزەی فلەستینی پێ نییە ئێمە من ڕاستەکەی سا خۆم جورئەت ناکەم بڵێم ئەمە ئەڵتەرناتیڤەکە یعنی بەڵام ئێمە ئەوە زانین کە خەڵکی ئیسرائیلی خەڵکێکن کە وەکو خەڵکی عەرەب خەڵکانێکی زۆریان دژی داگیرکردنی خاچی فلەستینەکانن دژی ئەو زوڵم و زۆر و قەتڵ و عەمەل کە 48ەوە کرێت حتاکو مەحموود دەروێش کە ئیتر یەکێک بوو لە مەدەنیەکانی ناو منەظەمەی فتح یەکێک لە شیعرەکانی ئەوەیە ئەبێ بڕۆنە دەرەوە تاکو تەلاتان لەم وڵاتە و مردوەکانیشتان لەگەڵ خۆتان نەبەر يعني مەبەستمەوەیە حتا فتحیش زمانێکی فاشستی هەیە ئێشتا ئیسفادەی لێکە بەڵام من ئەوەی کە بۆ مهمە قەزەکە ئەوەیە من لەو دوانەیە کە بۆ بە عقدەی چەپ لە باشووری کوردستانە بۆم قەزەیە ئەوەی کە ینی ئەم دوالی ئەم نێڵم تێنەگەیشتن بەڵام بەرحاڵ ئەم چەق بەستویە یعنی لەم ڕۆژانەیە هەوڕێیانە مەسەن باسێکیان کە بچین خۆپشانام بکەین لە دژی ئەم مەسەلە لە دژی هجومیەوە کارێکی باشە گە بێشیکەین بەڵام بەرحاڵ منەڵێم بۆچی وەختێک ئێمە دەوڵەتی خۆمان داگیر دەکرێت قەتڵ و عامانەکەن ناشینە سەرجادە چوونە سەرجادە لە هینە من پێم وابێ لەو بابەتەوە زۆرتر لەوەی کە لۆمەی ئەوانە بکەی کە نانێشنە سەرجادە لۆمەی ئەوانە بکە کە دەستگیریانەکەن یەکێتی لەسەر شاری سلێمانیە خەڵک هاتە سەرجادە لە دژی داگیرکاری لە دژی ماوەیەکی زۆری لە زیندانە دایانانە مەس چێ مزاریان کردو خۆپشاندانیان کردو لە دژی تورکیا ئەنی باسەکە ئێستا وای لێ هاتووە ترسێک دروست بووە یعنی سیاسەتی کوردستانیش بە جۆرێک لە باشوورەوە تەعقید بووە لە بینی یەکێتی و پارتیە تۆ لە سلێمانیا توانی 1000 جنێ بکە دیارە لە قەزەکە نامێ بچمە دەرەوە لە سلێمانیا 1000 جنێ بە پارتیەی مەسموحی هەولێر 1000 جنێ بە تاڵبانی ئەی مەسموحی کەس بەڵام بە نەتیجە ئەوانەی کە لە ناو سلێمانی ئەوە سلێمانی کەمەڵبەندی سیاست و اعتراضات و هوشیارێکی سیاسیە وای لێ هاتوو ئێستا ئیستیفادە لەم واقعاکەن کە یەکێتی پارتی خۆڵقامیانە نایەت لە دژی تورکیا نایەتە سەرجادە لەبەرەوەی کە ئەزانێت بێتە سەرجادە ئەیگرن مەبەستم من نامێ ئێستا ئیتیهام بکەم بەڵام ئەگەر حساب لەسەر ئەو بێ سکێڵی ئەویان گەورەتە یا سکێڵی ئەمیان بچووکترە بەڕێی من چەوسانە و داگیرکردن هەر بۆ خۆی نوعێکی ترە یعنی من دوای تەقریرەکە بۆ نێرم لەسەرەوەی کە تازە بڵاو بۆتەوە کە تورکیا لە وڵاتی ئێمە چۆن داگیری کرد نزیکی 40 دانە بنکەی سەربازی تورکیاوەتان لە وڵاتەیە ڕۆژانە خەڵکەگرن و خەڵکە کوژن ئەخەزانین چۆنە مەسەلەن داگیرکردنە تۆ دەسەڵاتدارەکانی ئێرە نەوتەکانیان فرۆشتووی ئەرزەکەیان فرۆشتووی داوێنە من لەگەڵ تۆیان کە پێویستەکە کە بەرامبەریان بوەستینەوە و پێویستەکە لە بەرامبەر ئەم داژیکاریە بوەستینەوە هیچ گومانێکی تیانیەوە ئەو قەسفەی کە ئەکرێ هەمیشە دەنگی لە بەرامبەر هەڵبڕاوە و ناڕزایەتی لە بەرامبەرە دەربڕاوە نزانی ئەمەی کە ئەم مۆزوعی فەڵەستین بۆ من ئەکا بە قەزیە باسەکە هەرەوە نییە کە داگیرکاری ئیسرائیل و نازانم چی حاڵەتێکی دیاریکراو دروست بووە تۆ لە کوردستان بۆ بە دوو جەبهە جەماعەتێکیان ئیسلامەکانن کە دیفاعەکەن لە ڕوانگەی ئەوەی کە ئەمە خوا پێی ناخۆشەوەمانە مسلمان و نازانم چی خەڵکی مسلمانوانە جانیبەکەی تری کە خۆی بە عەلمانی و ئازادی خواززانی ئەوانە ڕێک لە بەرامبەر ئیسلامەکانە موقفەکانی بۆ بەهینە ڕسمی هەبوو جاران ڕسمی لەو وەختەی کە غەزە قەسفەکە قەتڵ عامەکە عەلەمی ئیسرائیل بەرزەکرایە ئەخ من مەبەستمەوەیە نییە ئەزانین چیە موقفی هینەکان موقفی ئەلمانیەکان و سکولارەکانیش بۆتە ئەها ڕسمی جاران هەبوو ڕشتنی ڕەش و سپیە گیرا بە کامێرەی شەمسی ها ڕەشەکەی سپی و سپیەکەی ڕەش بوو ڕسمی ئێمە لەگەڵ ڕسمی ئیسلامیەکانە هەر عینەن شتە
بەڵام عکسێ کردوتەوە ڕەنگەکانی ئەنی کابرا هاتۆ دانیشتۆ مەسەر خۆی بە سکولارە زانێ لەسەر یوتیوب سەعاتێکی ڕێک قساکە ڕێک ئەڵەی مەلایە یعنی وەک مەلا قساکە لەسەر ئیسلام وەک مەلا قساکە جنێو بە ئیسلامەدا وەک مەلا قساکە فەرهەنگەکەی فەرهەنگێکی ڕاسیستانەی دژی ئینسانی میتۆدەکەی میتۆدی ئەوانە عکسی کردوتەوە و کردوێتی بەوەی کەوا من ڕقم لەگینە یعنی هەم بیر و باوەڕە هەم ئەوە مشکلەکە بیر و باوەڕ و دین و ئەفکار و نازانم چی ئەم جاریان کافرەکە باشە مسلمانەکە خراپە یعنی هینەکان گۆڕیوە شوێنەکان گۆڕی ئەجینا منهجێتەکە عین منهجێتە قسە لەسەر مەساتی ئینسانی ناکە قسە لەسەر ئینسانی ناکە یعنی ئەم باسانەی ئێمە لێرە کردمانوانە لەو چوارچێوە سەری هەڵدا کە من بەڕاستی بە ئەرچی سەرشانی خۆمی ئەزانم لەو نقاتی ئاوایە لە بێبری ئەوەی گەڵێم نامە شەڕی بینی ئیسرائیل و حەماس و هەردوو لا تیرۆریستن و خۆم بکەم بە پیاوچاک و لەم بەینان بڵێ من ئاشتی خواز بنازم چی نە ئەبێ حقایقەکان ڕوون بکەینەوە بە قەزیەیەک هەیە لێرە قەزیەی داگیرکردنی وڵاتێکە تەشریدکردنی میلەتێکە سیستەمێکی بەردەوامە و ئێمە لە بەرامبەر ببینە دەنگ کابرای فەڵەستینی لە بەرامبەر مەوزوعی منە هاتۆ دەدەنگ خۆمەت چیە دەستیاوە ناوە بۆ حەفلەکەم ناچم بۆ حەفلەکەی بە پێمەوە ناو من نەخۆشکەوتم عملیات کران وڵات دا عملیاتیشکە ناڵێم هین بێ شفا و بێ نازانم چی ئەمە بوو بەهین تۆ ئازادی خوازی لەسەر ئەساسی مۆراڵی خۆت هەڵوێز وەرەگری کە من ئەمە قەزێکەش ئەوەیە مەسەلەکە حەماس نییە خەڵکی غەزە حەماس نین ڕاستە لایەنگریان هەیە خەڵکی غەزە بە بارمتە گیراون لەدایان غەزەوە حەماسن و دوای ئەوە يعني واشي لێ هاتووە ئیسرائیل لەبەرەوەی ئەوە نەفاشستانە و ڕاستستانە کارەکات ئەو قوتەش کە غەزە هەیەی حەماسەتی لە غەزەیە يعني لە بەرامبەر درەندەی ئیسرائیلە نەک لە تەئیدی حەماسە وایە بە دقیقاً وایە ئەوەی کە ئێستا ئێوە پێشتر باستان کرد ئاوی بەدەست ئیسرائیلە کارەبای بەدەست ئیسرائیلە نانی ڕۆژانی بەدەست ئیسرائیلە دەرمانی بەرحەڵمانەزانانی چی قەزێک ئەم خەڵکە لە هەردوو لاوە بەبارمتە گیراون بەڵام لەبەرەوەی کە ئیسرائیل درترە داژیکەرە و قەسبەکە و ئەمە یەکەم جار نیە خۆمە هەموو ساڵێک ئەوە قەتوعامیانەکە هەموو ساڵوانێ دو ساڵ ساڵ جار جوزان کارەساتێکیان مەسەلایەن و ئەمە وا ئاکات کە ئەو خەڵکە بێنە سەر جادە بریگادی قەسام بێن و جەماعەتی تر بێن و ئێران دەناوەیە و تۆ تەماشای موقفی هەموو وڵاتانی عەرەبی بکە ئێستا تقریبا زۆربەی وڵاتەکان تەطبیقیان لەگەڵ ئیسرائیلیا کرد موقفی سعودی وکو موقفی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە سعودیە نوێنەری ئیسلامی سیاسی لە منطقەکە لە عالم يعني بۆیە ئەڵێم بە شتەکانی جاران ئێمە ناتوانین ئەم قەزێ بخوێنینەوە مەسەلەکان گۆڕاوە خەڵکی فەلەستین تەنیان خەڵکی فەلەستین زۆر تەنیان هیچ لایەنگریان نییە و ئەو کەسانەشی کە خۆیان بە نوێنەرانزانی و خۆیان بەسەرا فەرز کردوون دزن جەردن حماس لەگەڵ ئیسرائیلە فەرقی نییە فتح لەگەڵ ئیسرائیلە فەرق لە گەرمەی ئەمەیان تورکیا تەئیدەکات و تورکیا لایەنگری حماسەوەوانە جەیدێکی هەر تورکی خۆی شتێکی نووسی بۆ ئەوانە ئەوی لە جەرگەی ئەوەی کە ئەردۆغان بەهینەڵێ بە ئیسرائیل ئەڵێ دەوڵەتی تیرۆر و ئەوانە باشترین ڕەوابیتی اقتصادی و تیجاری ئەوانە لەم کاتانەیە سەفقاتی گەورەگەرە و لەم کاتانەیە ئیمزاکرێ یعنی مەسائلەکان ئەوەی کە لە ڕووکارەوە ئەو بێتەوە علاقاتی تاریخی خەڵکی کورد بە ئیسرائیلەوە ئێستا مەسەن مەجموعەیە لایەن خەریکی بڵاوکردنەوەی ئەو مەسەلەیە کاتی خۆی دکتۆر محمد عوسمان لەگەڵ بارزانیە چوو بۆ ئیسرائیل و ڕسمی بارزانی بڵاوکردنەوە طبعا ڕاستە بەڵام مەبەستم ئەوەیە هەمووی خەریکە لەو سفرەیە بەشێ لە چێکەکە بۆ خۆیە بات يعني قضية إسرائيلي قضية فلسطين بويا باسم كل أولها هذا شمال بو بقضية كتو أتواني ناني بيب خويت تو أتواني بيب بخلشي بشامبي كباشي يا خرابيت خو جاران نما وإما كارلوس يكون بو دروز ببراد للدنيا تعرف تقينته خلط بوجب بين قضية فلسطيني بوي قضية دعني قضية فلسطيني إما جبهة شعبي ما نما وبو معناه جاران كشورش جربون وتشبيك بونون كسكان يعني فتح باشترو زمانك قراوة زمانك إستا معقولة هيزك هبه لقدس دانشتوا كمنظمي فتح سركدكان يعني لنا قدس دانشتون احتجاجك وأنا نحتاج وقت فتح الله بتنها إيمن يونري قضية فلسطيني
ئەو احتیجاجەکەی ئەو زۆر هێواشترە لە احتیجاجەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و سعودیە و یان گۆڕاوە قەزەکە گۆڕاوە خەڵکی فەڵەستین تەنیان هیچ کەسێکیان بە پشتەوە نییە تانیا خۆیانن و ئەو قسانەشی کە ئەکرێ من ڕاستەکە باسم کرد پێشتر هیچ جورئەتێک ناکەم و ڕاستەکەی هیچ کەسێکی ناتوانم تەسەوور کەم جورئەتێک بکە کەسە ئەڵتەرناتیڤی بە قەزەی فەڵەستینی بەڵام مەسەلەکە ئەوەیە خەڵکی فەڵەستین تەنیان تاکە شتێکە لەسەر ئێمەیە وەکو خەڵکانێک کە ناڕازین و خەڵکێکی ئەگەر خۆمان بە لایەنگری خەباتی ڕزگاری خوازی گەلان و حرکاتی شۆڕژگێڕی و ئازادی ببینی ئەوەیە کە ئێمە ئەو خەڵکە بە تەنیا بەجێ نێڵین بە تێگەشتێکی منتەقیانە هەرو کارێکە ئێوەی کە لە کەناڵی هیوا دەستان خۆش بێت بەڕێی من ئەم تحلیلانە زۆر باشە ئەمە من پێم وایە ئەم جۆرانە لە باسکردن لەسەر قەزەی فەڵەستینی یەکێکن لە باسە دەگمەنەکانی کە ئێستا لە دنیای ئەوزرێت تاکوتەرا خەڵگەم قسانە ئاکا ڕاستێکی و ئەمە تاکە پاڵپشتە کە ئێمە بتوانین بیکەین حەدیقەلەکەی ئەوەیە کە ئێمە بتوانین خەڵکی خۆمان هوشارکەینەوە لەسەر ئەو قەزیە ئێمە بە خەڵک بڵێن کە حەماس چێە بە خەڵکیش بڵێن ئیسرائیل چێە ئیسلامی سیاسی چۆن دەوری تیابینێ فتح چۆن دەوری تیابینێ ئێران و تورکیا لە قەزەکە ئێران و ئەمریکا ئەم 2000 ساڕوخەی چەند هەزار ساڕوخە 20 دیناریانەی کە یا بە حەماس هەموو ئێرانە خۆ تەکنۆلۆژیای هێرانە بەهەرحاڵ هەموو ئەمانە نارایە بەس ئەمە دەستان خۆش بێ من لەوە زیاتر کاتت ناگرم یعنی ئەمە تاکارێکە کە بتوانین بیکەین لە دەستمانێ و خەڵکی هەوزمانی خۆمان ڕۆشنکەینەوە لەسەرەوەی کە چیە گوزەری لە منتیق بەهەرحاڵ ئێمە بەرچی خۆمان زانی کە لەم بکەین و بینەیە کە دوو تەرەفی گرتووە و ئینەکەمە دووبارە تاکید لەسەر پرەنسیپە ئازادی خوازەکان بکەینەوە هاڵێستەکانمان ئەگەر شعبیش نەبێ چەپڵەشی بۆ لێ نێرێ ڕەخنەشی لێ بگیرەوەمانە بەڵام و قسەیە بکەن کە پێویستە بکرێت لەم هەلومەرجەیە و کۆتانەین چکە بەداخەوە زۆر کەس هەن لەوانە هەتا خۆشیان بە چەپەزان و ئەوانە لەو ڕوانگەیەوە کە ئیتر ئەوە نیە لە دنیاە ئیتر نە سەرمایهداری ماوە نە دنیای پێچەوانە نە ئەو هەموو زوڵم و ستەم و چەسانوێ ماوە ئەوانە بەس ئیسلامی سیاسیە بەس جمهوری ئیسلامی ئێرانە بەس ئێرانەکان و بەس ئیسلامی سیاسی و حەماسەکەیتر بۆ بەهینی ئەمە وە کۆمەی کە دنیا ئیتر ئەگەر حەماسیتیان نامێنێوانە چەستانەوەیتیان نامێنێ وەکوەوەی کە ئێمە ئەساسەن لە بەرامبەر حەماس هاتبینە مەیدان کە ئێمە لە ڕوانگەی ڕەتکردنەوەی ئەم تێڕوانینەوە دووبارە ویسمان تاکید لەسەر بیر و بۆچوون و تێڕوانین و ئەو دنیابینی بکەینەوە کە خۆمان هەمانە دەستی تۆش ئاخر قسەشکم ئەگەر بمانەوێت چارەسەری ئەم قەزیە بینە دەست ئەوەی کە سەرمایهداری ئەبێ لە نابچێت چونکە مە سەرمایهدارانی جیهانن شەڕەکەن لەگەڵ یەکتریا ڕاستێکی معنای ئەوەیە کە تۆ بچ ماڵەوە بخەوە دقیقاً هیچ مەکە نایتە تورکیا دەیبار لێگەڕێن با تورکیا پشتیوانی سەرمایهدارانی لێ یا سەرمایهداری لە تورکیا بڕوخێنجاوە کرێکارانی عەرەب و کرێکارانی ئیسرائیلی یەک بگرن و تاکە حەلە و مەسەر بالضبط دقیقاً وایە دەستت خۆش بێ بەشداریت هەر بژێت شێوێکی خۆش دەبێت هەر چاوان بەڵێ عزیزان و خۆشەویستان گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەمان سەبارەت بە کێشەی فەڵەستین چەند بەڕێزێک چەند هاوڕێیەکی ئازیز بەشداریان کردین باری سەرنجی خۆیان بەیان کرد بەم بەرنامەیە ئیتر دینە کۆتایی ئەم مەلەفە بە ئومێدەوەی کە لە بەرنامەکانی داهاتووە لەگەڵ باسی تر و بابەتی تر و هەندێک بابەتی فکری و بڵین لێکدانەوەی قوڵتر بە ئێوەی ئازیز بگەینەوە بەرنامەکانی کەناڵی هیوا لە ڕێگەی خۆتانەوە شیر بکەن کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەم کەناڵە کەناڵی هەموو ئازادی خوازانە منبەرێکە بۆ دەربڕینی بیر و بۆچوونی هەمووان و فراوانترین و ئامادەترین بڵین مەیدانە و بوارە و بۆ هەموو ئەوانەی کە لە بەرەی چەپ و لە بەرەی ئازادی خوازی کۆمەڵگەی کوردستانە وەستاون فەراهەمە کە بەشداری تیا بکەن بەرنامەی دیالۆجی هیوا لەلایەن منەوە پێشکەشەکرێ بەڵام بە کۆمک و بە پشتیوانی ئێوەی ئازیز لە هەر شوەیەکەن ڕۆژێکی خۆش یان شەوێکی خۆشتان هەبێ
تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بە ئێوەی ئازیز ئەگەینەوە کامەرانی و بە شادیتان ئەسپێرم.